زۆر خۆشحاڵ بووم هەر بژین مەمنون کاتێکی خۆش خوا حافیز بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێ دیارە من خۆشحاڵم بە دیدارتان شادەمم ئەم دیزاینە سەرنجی ڕاکێشام و ناونیشانی ئەو کتێبەش دیسان سەرنجی ڕاکێشامەوە دیارە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب ئەم بەرنامە تایبەتان پێشکەشەکەم بەڕاستی ئەمەوێ ئەم پێشانگا جوانە گرنگە بیکەم بە بەهانەیەک بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر کتێب بە تیراژیەوە کتێب بە جۆرێتیەوە کتێب بە ژمارەی خوێنەرەکانیەوە کتێب بە ئامانجەکانیەوە خوێنەری تازەی کتێب واتە نەوەی نوێ کە لە دنیای دیجیتاڵیەوە سەرچاوە زانخوازیەکان ئەگا بە دەستیان هاوکات ئەو خوێنەرە کە بە شێوەیەکی نەریتی ڕاهاتووە لەگەڵ دنیای پەڕا و پەرتوکدا مامەڵاکە تا چەندە دابڕانێک دروست بووە لە نێوان نەوەی نوێ جیلی تازە و کتێبە چاپکراوەکان و لە هەمان کاتدا ئەگەر زیاتر عاشقی ئەو کتێبانن کە لە دنیای دیجیتاڵیەوە بەدەستیانەکەوێ ئایا وەکو پێویست سەرچاوەکان هەموو وەرئەگەڕێ بۆ دنیای ئەنتەرنێت و دنیای دیجیتاڵی ئەمە جگەلەوەی کە بەڕاستی بەردەوام ساڵانە یا هەر کاتێک کە پێشانگایەکی کتێب هەبێ دیسان گفتوگۆیەکی تر سەر هەڵئەداتەوە لە نێوان ئەوانەی کە خوازیاری کتێبی ئاینین لەگەڵ ئەوانەی کە زۆر کتێبە ئاینیەکان دڵخوازیان نین ئەم لا دەڵێن معرەزە پێشانگاکانی کتێب بووە بە دەواازەیەک بۆ بڵاوکردنەوەی فکری دینی ئەو لا دەڵێن بە پێچەوانەوە لە ڕاستیدا دنیای کورد بەوە جوانە بە تایبەتی میلەتێک کە 2500 ساڵ لە ئێوە خۆی ڕزگار بکات دنیای کورد بەوە جوانەکە هەمیشە جێگای فەزای سیاسی کوردی و فەزای کولتوری کوردی و ستراکتۆری فکری ئێمە جێگەی هەموو جۆرەکانی بیرکردنی تێدا بێتەوە بە مەرجێ کەسیان ئەوی تر تێ ناپەڕێنن ڕاستی ئێستا مۆدلێکی بیرکردنەوە دروست بووە لە دنیای ئەو کەسانەشدا کە عاشقی کتێبە ئەدەبیەکان نین وەکو جیهادیە زۆر تون ئاژۆکان پێیان وایە بە هیچ جۆرە نابێت کتێبی ئاینی هەبێ هەروەکو چۆن لە لای خەڵکانێکی ئاین پەروەر تەنیا خوازیاری ئەو کتێبانن کە سەرچاوەکەی یەک کتێبە لە دەرەوەی ئەوە پێیان وایە فەزای دنیای کوردیە بێ بە جۆرێ داخراو بێکە جێگەی هیچ بیرکردنەوە هیچ کتێبێکی تری تێدا نەبێتەوە کە من پێم وایە ئەم دوو جۆرە تند ئاژۆیە دوو ڕوو یەک دراون و هەردووکیان ئەبێ تەحریم بکرێ لە جێگەی ئەمانە فەزایەکی کراوە بۆ بیری ئازاد بۆ پرسیاری ڕەوا بۆ خەڵکی کوردستان بسازەنرێ بەخێراتن سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان میوانە عەزیزەکانم هیوادارم بەیەکەوە بتوانین وەکو خانیە لە شەرحا غەمێدل بکەم فەسانە زین و مەمی بکەم بەهانە ئێمەش ئەم پێشانگا جوانە بکەین بە بەهانەیەک بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی زانخوازی لەسەر کتێب و دنیای کتێب و دنیای خوێنەری کوردی دروست بکەم دووبارە بەخێراتن سەرچاوەکانم بەگشتی وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەم پێشوازیە گەرمەی خەڵک یعنی دڵخۆشی کردوون بەڵێ زۆر سپاس کاگرنگۆ و بەرنامە بۆ دەرفەتە بەڵێ بەتاکید لە هەولێرەوە خولی 16 ئەو ساڵ و جێگای خۆشحاڵیە بەڕاستی ساڵ بە ساڵ دەبینین ئەم دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە ژمارەیان زیاد بووە و هەم سەردانی کەر و خوێنەری زۆر زۆریش سەردان دەکەن ئەوە جێگای دڵخۆشیە بەڕاستی جێگای ئومێدە و هەرمان دەدا بەوەی باشتر زیاتر بە پلان و بروتینەوە دامی زیاتری ئەو دەستگایانە بکەین کە پیشانگانە مامەساڵ لە دنیای بەڕێوەبردننی نوێدا مەسلەی ئامار زۆر گرنگە بۆی لەسەر ئامارەکان ئیش بکرێ وەزارەتی ڕۆشنبیری ئامارێکی تایبەتمەندتان هەیە ساڵانە کەم و زۆری ڕێژەی سەردانکەران کتێبکڕان چەنە و چۆنە کاگرنج لێر ناشارمەوە لە ڕووی ڕێخستنەوە ئەم بابەتی دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە کتێبخانەکان و ئەمانە دامەزراوە ڕۆشنبیریەکان بەگشتی لە وەزارەت بە شێوەیەکی باش ڕێک نەخراوە ئومێد دەکەینەوانە هەمووی لێک شوێن چکە ئێمە خۆ دەزانین وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری پارێزگاکانمان هەیە ئەجا زۆر جار بۆ نمونە خەڵک چاوەڕوانیەکانی لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوەیە لەسەر 1001 دەردی کۆمەڵایەتی و معریفی و سەقافی و پەروەردەی و فێرکاری لە وڵاتی ئەمەدا هەیە
خەڵک چاوی لەوەی وەزارەتی ڕۆشنبیری ڕۆڵ و کاریگەری زیاتر بێت. هۆکار چییە کە ئاماری تایبەتمەند بەم بوارە گرنگە نیە؟ هۆکارەکەی ئەوەیە کە دەمویست دۆت باز بکەم بەڕاستی پەرتەوازەیەکەیە لە کتێبخانەکان بە شێوازێک ڕێکخراون، دامەزراوە و دەستگاکانی ڕۆشنبیری بە شێوازێک ڕێکخراون و دار نەشرەکان خانەکانی چاپ و بڵاوکردنەوەش بە شێوازشتر ڕێکخراون. ئەوانە بەڕای من ئێمە لە وەزارەتیش باسمان کردووە هەمووی دەبێت لە یەک شوێن ئاراستە بکرێنەوە بە یەک ڕێنمایی بکرێن و لە یەک شوێنیشەوە داتا و ئامار کۆ بکرێتەوە. ئێستا تۆ کە باسی وەزارەتی ڕۆشنبیری دەکەی ڕەنگە ئێستا ئامارێک لە سلێمانی بە جۆرێک بێت لە هەولێر بە جۆرێک تر بێت. ئومێد دەکەین ئینشاڵە بۆ ساڵی داهاتوو ئەمانە هەموو یەک دەخەینەوە و ئەو ئامارێک کە پێویستیشە وەزارەتی ڕۆشنبیری ئامادەی بکە. من مەبەستان کۆکردنەوەی چییە؟ هەمووی بێتە ژێر چەتری وەزارەت؟ لە وەزارەتە، بەڵام لە بەڕێوەبەراتیەکان جیاوازە. بەڕێوەبەراتی گشتی هونەری سلێمانی بە شێوازێک مامەڵە دەکەن. ڕەنگە بەشێکی زۆری ئەو بەڕێوەبەراتیانە هەر لەسەر بە وەزارەتن. سەر بە وەزارەتن بەڵێ. بەڵام ئەرکەکە ئەوەندە سەرکەرز نییە. ئەرکەکە تۆزێک دابەش بووە دەبێت کۆ بکرێتەوە. ئەمە ئێستا درکمان بەوە کردیە بەڕاستی. ئینشاڵە لە ساڵی داهاتوو ئەمانە هەموو ئەوە هەیە لە لای ئێوە کە ساڵانە چەند کتێب چاپ دەکرێت؟ ئامارێکمان لایە بەپێی ژمارەی سپاردن. ژمارەی سپاردنش خۆ دەزانی مەرجە هەموو ئەو کتێبانەی چاپ دەکرێت ژمارەی سپاردنی هەبێ بەشێک هەیە وەری ناگرێەوە. بەڵێ بەڕای من لەبەرەوەی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی دەستوریە و ڕاستە. ئەوەی کە وەری گرتووە چەندە مامەسا؟ چەند کتێب چاپ دەکرێت ساڵانە؟ بۆ ئەم ساڵ تقریبان ساڵی 2023 2670 ژمارە سپاردن هەبووە. 2670 ناونیشانی جودا؟ بەڵێ. ئەوە طبعاً هی ساڵی ڕابردوو بەراوردێکتان هەیە کە مەسەڵەن بزانن ژمارەی ئێستا بۆ نمونە ماوەی پێشوو من لەگەڵ هەندێک لە وەشانخانەکانە گفتوگۆیەکەم کرد ئەنوت لە دابەزیندا چاپکردنی کتێب. نا بەپێی ئەو ئامارەی لەبەردەستی ئێمەیە دەتوانم بڵێم لە 2014 قەیرانی دارایی هەبووە. خۆشبەختانە ڕقەمەکە دانەبەزیوە ساڵ بە ساڵ زیادی کردووە. زیاد دەکات. تا 2023 چه جۆرێکی کتێب زیاتر خەڵک پێشوازی لێ کات؟ ئەنجا ئەم داتا لە ئێستادان نییە کە ئەمە نییە ئەوە نەقسێکە بەڵێ نییە. نەخێر نییە. بەڵام ئەوە گرنگە لەوەی کە فەرمووتان وەزارەت لە هەوڵی کۆکردنەوە و داتا سازیدا ئەوە بڵین بە هەندوەر بگرن. من ئەو سارەکە پلانی ئەوم هەبوو بەڕاستی لەگەر ڕێکخراوەکی دەرەوەی وەزارەت دەمانێت لە بواری ئامار کار دەکەن ڕێکەوتنێک بکەین بۆ ئەوەی لە سەرەتای بە تایبەتی لەو کردنەوەی ئەو پیشانگەیانە لە سەرەتاوە شتێکمان بۆ حازر بکەن گەڵالە بکەن لە ژمارەی سەردانیکەر لە ژمارەی بابرێن عەرزی ئەو ناونیشانانەی کە لە پیشانگا هەیە ئەوە گرنگە ناونیشانانەی کە دەفرۆشرێن کامە زیاتر خواستی لەسەرە. ئەو 2000 و ئەوەندە کتێبە تەلیفی کوردیە یا وەرگێڕان و شتیشی تێدا؟ تێکەڵە وەرجێڕانی شەو تەلیفی شەو زمانی بیانیشی تێدا زمانی ئامارێکی جودا نییە کە بزانین چەند کتێب وەرەگێڕێ بۆ دنیای کوردی. نەخێر تا ئێستا نەبووە. بەڵام پێدوانیە ئەوە ئەبجەدیەتێکە بەبێ ئەمە لەوانەیە هیچ وەزارەتێکی پەیوەنددار و تایبەتمەند ئەمە بەلامەوە گرنگە خات و ئەژی بۆ هەمووتان قسەی لەسەر بکەن. بەبێ ئامار ڕەنگە نەتوانی دەستکاری ئەو کۆمەڵگایە بکەی، ڕەنگە نەتوانی دەستکاری کەم و کورتیەکانی خوێنەر بکەی، ڕەنگە ئەگەر تۆ نەزانی بۆ نمونە حتا چفیەیەکی عمری بە داتا لەبەردەستان نەبێت چەند پێشوازی کتێبەکە ڕەنگە نەزانی ئەو هۆکارانە دەستنیشان بکەیت و نەشتوانی کە واکە عشقی خوێنەر و کتێب کەم بکاتەوە، هۆکارەکانی ڕاکردن لە کتێب دەستنیشان بکەیت وانە؟ بەڵێ بە بۆ چوونی ئێمە بابەتی کتێب بابەتێکە جیاوازە قسەکردن لەبارەیەوە جیاوازە وەک لە قسەکردن لە کایە و بوارێکی ترا. کەسانێک چ لە ناوەندەکانی چاپ و پەخش بن یا لە وەزارەت بن یا ڕێکخەرانی پێشانگای کتێب بن هەندێک ئامار و زانیاری و داتایان لایە کە خەڵکێک لە دەرەوەی ئەم کایەیە ڕەنگە نەیبینێ. پێشەکەی تۆش ئاماژەیە بۆ ئەوەی بوونی زانیاری ضرورەتە بۆ هەموو بوارێک. ئەوەی کە ئێستاکە هەیە لە پێشانگە بێ زانیاری لەم سەردەمە هیچ شتێک ناکرێت، هیچ هەنگاوێک ناندرێ بە بێ زانیاری
خواستی لەسەر چ جۆرە کتێبێک هەیە ئێستا بۆ نمونە کە زانیاری لە لای وەزارەتی ڕۆشنبیری نیە ئیتر من ڕاستیت پێ بڵم ئەترسم قسە بکەم نازانم چۆن پرسیار بکەم نازانم چۆن خۆم کۆ بکەمەوە کە من هاو نیشتیمانیەکەم ئەم مایکە بێرەمەوە ئەوەندە کاریگەری لەسرم هەیە ئەی کاریگەری لەسەر دنیای کورد چیە بێت هەڵبەت هەر دەستکاریکردنێکیشی هەڕەمەکیە بێت ئەو لێکەوتانەیە بێت کە لە کۆی کایەکانی ژیانی کوردەواری و ئیداری کوردی و حکوومەتی کوردیایی بینین ئەوە لە بەرەوەی نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری کاکشێروان لێرێ لەبارەی ئامارەکانەوە جەنابیان ڕوونکردنەوەی تەواو خۆی فەرمووی سەبەبەکانی دەستنیشان کرد نیمانە بەرپرسیارەتەهی بەڕێوەبەراتی گشتی کتێبخانەکانە کە ژماری سپاردن دەدەن من دوێنێ پەیوەندیم پێوەکردن بەڕاستی یەک داتا ژمارەی سپاردن ئەوە نییە زۆر پێی دڵخۆش بینەزانی بۆ لەبەرەوەی کە چەندین کتێب فرۆشی گەورە هەیە پێشانگای کتێب خەریکە ئیفلاسەکەن ئەسڵەن هەمویان کەسێک نییە لە وڵاتەدا بپرسێ بڵێ ئایا بۆچی کتێب لە کوردستان چاپ ناکرێ ئایا بۆچی هەرچی کتێبەکانی ئەمەیە ئەڕواتە ئێران ئایا بۆ سیاسەتێکی هاندان نییە لە وڵاتەدا کە هەزاران کەس بێ ئیش بووە بە سەبەبی ئەمە بۆیە من ئەمەوێ یعنی بمبورن ئەگەر قسەکانم تێکەڵ و پێکەڵ و بڵاوە لەبەرەی فەزاکە خۆی بڵاوە وەکو وتم ئەمە بکەم بە بەهانەیەک بۆ ئەوی کە بەڵکو ئینشاءالله کەسێک پرسیارێک بیجوڵێنێ و ئاوڕێک لەم کایە نەباتەوە فەرموو وەکو عەرزم کردی زانیاری لای ئێمە بەنسبەت ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کتێبمان کردووە بە سنتەر بۆ ئەوەی نەبوونی زانیاری وەکۆڵێ ناڵێن پەردە پۆشکەین پڕکەینەوە بۆی کێشە و کەم و کورتەکان وەلانین هەر کەسێک لە هەر بوارێکە بە هەر جۆرێک خزمەت بەکایی کتێب و هاندانی خوێندنەوە بکە ئێمە دەستمان گرتووە ئەوەی کە هەیە ئامارەکە کەنیا من باس لە وەزارەتی ڕۆشنبیری ناکەم باس لە پێشانگای نێودەوڵەتی کتێبەکەم و پرسیارەتی ئێمەش لە سلێمانیایە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بە دڵنیاییەوە ئاماری وردی لە 100% نەگنەوە لە 100%ی هەموو کتێبەکانمان لایە چەند دارنەشر لەگەڵمان بەشدارە چەند کتێبەهێنن کام کتێبانە دێنن بەڵێ ئەمە فیلتەرمان هەیە هەموو ناونیشانەکان سانسۆرەکەین چەندی وەرگێڕانە نووسەرەکەی کێیە ساڵی چاپەکەی کوێیە نیشانی بۆ نمونە جگە لەو کتێبانەی کە بە هەموو پێوانە زانستی و وردەکان هانی ئیرهابە کتێبی تریش هەیە لەسەر ئازادی سیاسی و فکری و ئەوانە سانسۆر بکرێت لە وڵاتی ئەمە بابەتی سانسۆرکردن لە بنەڕەتەوە قسە لەسەرکردنی جەزری و ڕیشەی پێویستە لەبەرەوەی من ئێستا ناونیشان هەیە قەدەغە بکرێت لەلایەن بەڵێ بەڵێ ساڵانە لیژنەی وەزارەتی ڕۆشنبیری هۆکاری معقول کە لە بەرژەوەندی گشتی بێ یا بە هۆکاری سیاسی و کەسی بەڵێ تۆ میلەتێکت هەیە ناوی میلەتی کووردە نەتەوەیەکت ناوی نەتەوەی کووردە ئەنفال و جینۆساید و کیمیابارانی بینیوە دارنەشتێک ڕێگە بە خۆیەدا لەبەر نەزعین نەتەوەچێتی و یا هۆکاری تر یەک بە باڵای سەرانی ڕژێمی پێشوا هەڵەدا دەستوری تۆ یاسای تۆ عرفی تۆ شەرعیەتی نەتەوەی تۆ ڕێگە بە تۆدات سانسۆری ئەو جۆرە کتێبانە بکەیت کە هاندارە بۆ تند و تیژی نەتەوەی بە شانازەوە باسی سەرانی ڕژێمی پێشووەکە بەڵام وەکو سانسۆر من وەکو خۆم پێم وایە سانسۆر ناتوانێت چیتر وەکو جاران مامەڵی لەگەڵا بکرێت کەیسی سانسۆر بۆچی کام کتێبە لای کاکڕەنج یا لای من یا لای هەر کەسێکتر لە ئامادە بووان تۆ ئەتەوێت لێرە سانسۆریکەی یا قەدەغیکەی ئێوارە لە ماڵەوە بە یەک کلیک لە ئینتەرنێت داونلۆدێکە سانسۆری ناڵم مەبەست وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر مەبەست پاراستنی هەڵەکانی ئەمنی قەومی خۆت بێ تەنانەت دەتوانی کتێبێک کە هۆشی نەتەوەیی و هۆشی گەنجەکان شێوێنە لە ئەنتەرنێتی شاتوانی سانسۆری بکەیت توانێت بەڵامی نەگەیشتوینەوە دنیای لەگەڵ ڕێزما بەرەڵاییەی لە دنیای ئایتی و ئەنتەرنێتی عێراقدا هەیە لە هەموو دنیادا وانە ئەتوان تەنانەت ئەو بابەتانەی کە قەدەغە ئەکرێ بە ڕەسمی ئەتوان شوێنەکەش دەستنیشان بکەن لەکوێوە ئەی خوێنیتەوە لەکوێوە بڵاوەکەیتەوە لە کوێنەوە هانی ئەدەی ئەو ئامارانەی کە زۆر دڵە پێی خۆشە و منیش دڵم پێی خۆشە ئەگەر هەتان بێ لە سلەیمانی چین چۆنە هۆکاری بڵین چۆن کۆی دەکەنەوە هەر شعرە جوانەکەی خانی شەرحا دلێ خۆ بکەم فەسانە مەموزینی بکەم بەهانە بیانوویەکی جوانە من لە ناو ئەو نیگەرانیانەی تۆیە کە لە جێی خۆیایەتی لەو فەوزایەی کە دروستە و هەیە کۆمەڵێک جوانی زۆرە بینم لە پێشانگاکانی کتێب پێمەڵێن
جوانترینیان خوێندنەوەی گەنجەکانە کە بەڕاستیەکەی من زۆر دەخوێنێتەوە من 100% بەرپرسم لەم قسەیەم 100% دژی ئەو تیۆرە لەسەر پوچ هەڵچنراوم کە پێی وایە گەنجی ئەمە ناخوێنرێتەوە ئەم گەنجەی ئێستا بەڕێوەیە گەنجێکی زۆر خوێنەوارە دیقەتمدا جەنابیشتان دیقەتان ناوە وابزانام خات و ئەژیەوە لەسەرەوە قسە بکە بەشێکی زۆری سەردانکەرانی ئێرە گەنجن تۆ تەنها لە چاوی خۆت من پێش بەرنامەکە بە جەناب تەموت بە چاو سکانێکی ئامادەبووان بکە ئێمە ڕێز لە بەتەمەنەکان بە خێرهاتنیانەکەین ئەیان خێنە سەر چاومان بەڵام خوێنەری ئێستا زۆربەی گەنجە دەستخۆش هەرچەنە بەڕاستی من ئەبوو لە جەنابتەوە دەستم پێ بکردا بەڵام تۆ زۆر ئەو شتانەوە بۆ گرنگمان لە پێشن یا پیاوان لە پێشن ئەم شتانە ئێستا تۆ یعنی هەرچەنە ئامار نییە هەر لە گۆترەیە بەڵام زۆر جار نەوەی تازە تۆمەتبارە کرێ بەوەی کە ڕوو لە کتێب نییە پشت لە معریفەیە و لە ناو دنیای دیجیتاڵیشدا ئەو معریفەی کە دەستیانەکەوێت معریفەیەکی ڕووکەشە زۆر قوڵایی نییە زۆر نان کا بە خاوەنی لۆجیکێکی شیکاری لەسەر ئەمانە قسەت چییە؟ بەر لە هەرشت من لەگەڵ ژمارە نیم بەڕاستی لەگەڵ ژمارە نیم یعنی زۆریەکی زۆر و معریفەیەکی کەم لەگەڵ ئەوە نیم دژی ئەوەشم بەڵام وەکو بەڕێزیان فەرمووی من لە چەند دەرنەشێکم پرسی دوێنێ و پێرێ بەڕاستی هەولێر سلێبانی ناسڕیە سێ پارێزگان لە کە زۆرترین کتێبی لێ دەفرۆشێ بەڵام ئایا خەمی ئێمە ئەوەیە کە کتێب زۆر بفرۆشێ یا چی دەفرۆشێ لەوێ پرسیارەکە دەست پێ دەکات ئێمە دەمانەوێت کتێب چی بکە چی بفرۆشێ باشە تۆ ئێستا لە یەک لە پێشانگاکانی کە زۆرترین کتێبی لێ دەفرۆشێ بەڵام چی دەفرۆشێ بۆ ئەم پرسیار و نیگەرانیت لا دروست بووە حەستەوە کردووە کە کتێب هەیە ئەفرۆشرێت و حەزەکەی کەمتر بفرۆشرا دەزانی چۆنە کاگڕانج لە هەموو دنیا تۆ بتەوێ خەڵک تاکێک دروستکەی بیرکاتەوە بیرکەرەوە دروستکەی پێویستت بە فەزایەکی فراوانترا پێویستت بە جۆرێکە لە کتێب کە فەزا و دنیابینی من تۆ گەنج پیر هەمووی جوانتر دەکاتەوە باشە ئەوەی لێرە دەبیندرێ بە هەموویەوە تەواان من دقیقەن 6 سەعات لەنە ئەو کتێبخانانە گەڕاوە باشە ئەوەی بینی و مەکتێبی ئەدەبی تایە کتێبی تاگەڕەوی بیرکردنەوەی تایە باشە کتێبی زانستی تایە ئەوەی کە تێیدانیە کە بەداخێکی زۆرە کتێبی معریفیە کتێبی فکریە لە کاتێکدا تاقەشت بتوانێت ئیش لەسەر مرۆڤ بکە لەسەر گەنج بکە دنیا گۆڕی بکاتەوە کتێبی بە دیاریکراوی کتێبی فەلسەفی کەمە فکری و معریفی بەڵێ کتێبی فەلسەفی زۆر کەمە لەو معرەزە بەگشتی ئەو کتێبی کەوا لە گەنجێک دەکات دەزانی کە خوێندیەوە دنیابینی بگۆڕێ مەدای بیرکردنەوەی هەندە فراوان بێ ئیتر بە منوتۆنەوە سێ جارێکی تر خۆی بتوانانی بیرکاتەوە ئێمە خوێنەرمان هەیە کارکتەری بیرکەرەوەمان نییە خاتوەژی بۆچی فکر تاپۆکی بەستەنیا لەسەر ئەو تایتڵانەی کە کتێبی فکری و فەلسەفی ئەی پێ دوای فکر بەچی دەبێت بۆ نمونە کتێبێکی پەروەردەیش فکری پەروەردەی تایە کتێبێکی سایکۆلۆجی معریفەی سایکۆلۆجی تێدایە ڕۆمانێک دیسان تێدایە من باسی ڕۆمانیش دەکەم باسی ئەدەبیش دەکەم بەگشتی باسی کتێب دەکەم باشە بەس ئەوەی کەی دەیبینم ئەو کتێبانە کەون ئەو عینوانانە کە من طبعاً کتێب عەرەبیەکانە لەوێەوە دەست پێ بکەین تۆ لە پشتی کتێبەکە من لە خەسێکت داتێ باسی چی دەکە باشە هەموو ئەو کتێبانە بیری ئەوە دەکەن کە بیرکەوە بیرکردنەوە نیە زین لەو کتێبانە زۆر کەمە تاکڕەوی هەیە تاکڕەوی لە بیرکردنەوە کارکتەری بیرکەرەوە بۆ دروست ناکە بەڵام دیسان دێمە سەر قسەی جەنابیان ئێمەیەک لەو محافەزانین کە زۆرترین کتێبی تێدا دەفرۆشێ هەولێر سلێمانی ناسڕیە دەتوانن ئێوە قسە لەگەڵ دارنەشە عەرەبیەکانیش بکەن مەسەڵەن هەندێک لەو مامۆستاینە خۆشەویستانە و ئەو برافەقیانەم دڵخۆشن بەوەی کە چەندین کتێبی فکری پەروەردەی ئیسلامی معریفی ئیسلامی لەناو پێشانگاکەدا هەیە مەسەڵەن لەم لایەنەشەوە کتێبت کەمبینی یا کتێبی تەسەوراتی نادینی بۆ چۆنێتی و جۆرێتی پەروەردە کەمبینی هەڵەیەکی گەورە دەکەین ئێمە شەرحی کەین بە دینی و نادینی هەڵەیەکی زۆر گەورە دەکەین دەکەینە هەڵەیەکی مێژووی زۆر گەورەوە چکە خۆی هەر فکر دعمی دین دەکا دینیش دعمی فکر دەکات تۆ هەستت بەوە نەکردووە لە ناو هەموو پێشانگاکی ئەم هەولێر و سلێمانیا ڕەنگە ئەمان زیاتر هەستی پێ بکەن و جەنابیشتان زیاتر هەستی پێ بکەن ئەم مناقەشەیە بۆ دروستە بێتەوە وەڵای کاکە هەرچی کتێب زۆربەی وەشانخانە دینیەکان لەوێ چالاکەن وەڵا کاکە کتێبی دینی زۆرترە فرۆشرێ ئەم ترسە لە کتێبی دینی لەکوێوەیە و ئەگەر ترسیش نەبێت ئەم پرسیارە لەکوێوە سەرچاواگرێ پاش ئەم ناوبڕە وەڵامم بنەوە
سپاسانەکەم بنەرانی هێژا ئێستا ئەگەڕێمەوە. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێ من ئەو پرسیارم بە پرسیارێکی زیندوو زانی لەبەرەوەی لە واقعەوە هەڵم هێنجاوە پرسیارم لە خات و ئەژی کرد ئەویش ئەوەیە کە بۆ بەردەوام لەگەڵ هەموو پێشانگایەکە ئەم ترسونی گەرانیە دروستە بێ لەلایەن بۆ نمونە ئەوانەی کە حەزیان بە کتێبی ئاینیە ئەوانەی کە کتێبی نەئاینیان حەز لێیە هەندێکەڵێ وەڵا پێشانگاکە سەر لەبەری وەشانخانە و کتێبی ئاینی بوو هەندێکی تر بە پێچەوانەوە ئەم ترسا ئەگەر ترسیش نییە ئەم پرسیارە زادەی چییە؟ پێم وایە مشتمەعی ئێمە کۆمەلگایەکە زۆر زاهیریە هەر لەبەروەی مامۆستا پێوە دیارە مامۆستایەکی ئاینیە کە لێرە دەیبینی جای ناکاتەوە لە من بێ ئاگایە لەوەی من خەریجی تیۆلۆجیام باشە قەت من وا نبینێ ڕێک من بە خەتەر دەبینێ لەسەر خۆی مەبەستم چاوی خەڵکە چاوی کۆمەلگایە باشە پێی وایە من کەسێکم دژی دینم پێی وای من کەسێکم چوزانم فیمینستم ئەها کۆمەڵێ ناو دەخرێتە دوات لەم کۆمەلگایە بەس بەزاهر پێی وایە ڕەنج وا وایی مامۆستا کاروان یعنی ئەمانە هەمووی ناوە خراوەتە دوو ئێمە کاکە گیان ئێمە بێبەرین لەمە من خەریجی تیۆلۆژیام تۆوە دەزانی زانستی ئاین باشە یعنی من خۆم مهتەمم بە مەجالە بەڵام کێە لەو بەڕێزانی کە باسی دەکەی بێتە ئێرە من و ئەم بەڕێزانە لێک جیا دەکاتەوە ئەو بە سیمبولی جلەکەی وا چۆتە ناو خەڵک ئەو کتێبی ئاینی دەخوێنێتەوە بەس با من پێ دڵێم دوێنێ من لەوان زیاتر کتێبی ئاینیم کڕیوە بەڵام چ کتێبێکیش پێی وتم وەڵی هەتا کتێبی ئاینی و نەئاینی ئەوانەی کە ئاینین زۆرتر ئێستەی خوێنەوە ئەمە ڕاستی تایە؟ بڵێ تایەتی بڵێ تایەتی برادێکیش کەیفی بەهین ناهات بەوانە ناهات کە کتێبی هینیان ئەخوێنەوە کتێبی ئاینی وتی وەرە لە بەرنامەکە تا باسی کە ها سەیری ئەمانەکەمانە بە عەرەبانەی کڕن قڕ بەسەرم کۆمەلگایە تەبان لە ڕوانگەی ئەوەوە ئەوەی کە ئاینیە و کتێب زۆرە کڕێ و کتێب زۆرە خوێنێتەوە لە ڕوانگەی ئەوە خەتەرە ئەرێ منیش لەلام پرسیارە بۆ برادەرم وت ئەرێ کاکی من کتێبە خوێنێتەوە پێڵەی خەتەرە ئەرێ کتێبیش ناخوێنێتەوە پێڵەی خەتەرە ئەرێ لەناو ئەم عەرەزەیە بۆ نمونە کتێبی تیا پێڵە بە ناونیشانی چەتەکانی خوددا کتێب هەیە بە ناونیشانی یعنی قسەی من نییە لە ئەڵێ درۆکانی شافعی ڕەحمەتی خوددا لە شافعی بێ ئەڵێ خۆتان نەزانن لە دوای ئاەت حەدیثەیە و لە ناو حەدیثیشا ئەوەی کە زۆرترین ڕۆڵ و کاریگەری هەیە لە ئەهلی اجتیهادا ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ بە ناوی بڵێن لادانەکانی بوخاری ئەگەر تۆ بەم چاوە سیر بکەی کاکە لە بینی بوخاری و لە بینی ئاینشتاینە ملیۆنێک کتێبی تر هەیە لە بینی مارکس و لە بینی ئیمامی شافعیە بۆ نمونە و ئەگەر مامەڵێکی سۆمبڵی لەگەڵ ئەم دوو ناوە بکرێ 1001 تایتەڵی تر هەیە بۆ خۆ مەشغوڵ کردەوە بەم نیقاشانەوە مامۆستا دکتۆر ئەمەی کە منە ئێڵم دروستکراوی منە تۆ شەستە پێ کردو هەیە کاکە ڕەنجە من تقریبا ئەوە بۆ دەورەی 12مە بەردەوام نییە ئەم مناقەشەی کە من ئێستا بە فعلا بەس مناقەشەیەکی وەکەوەی ئەڵێن نەزۆک بێ بنەما بەبێەوەی کەوا هیچ استفادەی هەردوو بەردەوامیشە بە قنەعەتی من ئەوەندەی کەوا پاڵنەری سیاسیانە لە پشتە و بابەتێ ئەوەندە پاڵنەری واقعی نین لەبەرەوەی تو ئێستا و معرەزات تێدا هەموو عنوانی تێدا ئاراستەکرا چێ دەستی خەڵکی گردووە تاوەکو بێ بخوێنیتەوە کابراایك لە هەمان کات دەکات ڕەنج باوان نزانی کاتەچکە مەتەلەن ڕیژدارەکی جەمەدانی لەسەری پارێزەری ناسنامەی قەومی کە دێتە ئێرە بە جلوبەرجی کوردیەوە دێ بەس کتابی دینی ئەخوێنێتەوە تەسەوڕەکە یعنی بەشێکی زۆری و کتابانەی کە من کڕیتم مەتەلەن لە معرەزی ئەو جارەی کتێبەکانی دۆستۆفیسکیە مەتەلەن وهل لە هەمان کاتدا محاولەکەین بزانین لەبەرەی بەرامبەرات چ دەنووسرێ و لە مەسەلەی ئەدەبە تەطەوراتی ئەدەبیە مثلا بەتابەتی ئەدەبی کوردیە مثلا آخر چاپی دیوانی هەردوو تایپە بیرکردنەوەکە محکوم دەکەی بەڕاستی ئاینپەروەری توندە ئاژۆ هەیە پێی وایە هەرچی سەرچاوی علم و معریفەتە ئەبێ دینی بێت خەڵکی علمانی ئلحادی دەمارگیر و دەمارگرژی شەیە پێی وایە کە ئەبێ هیچ کتێبێک کە سەر بە دین و دنیای دین بێ ئیتر هەر کام دین بێ ئاسمانیەکان نابێ هەبێ ئەبێ قەدەغەی بکەیت چۆن خوێندنەوەت بۆ ئەمە ئەم دوو بیرکردنەوەی وەکو دکتۆرێک من بەوەی کە 30 ساڵە بەرکەوتم هەیە لەگەڵ ئەوانەی کە لە فکری جیاوازە شت ئەخوێنەوە بۆ سیفەتێ مەکتەبەیەکی گەورەمان هەیە لە ماڵێ تقریبا ئەتوانم برم زیاتر لە 30,000 عنوانی تێدایە ڕۆژانە بەردەوام یعنی احتکاکمان هەیە
لە کوردستانە بیرکردنەوەی ئاینی لە تاچی کووردا بیرکردنەوەیکی معتەدیلە یعنی متوسطە تونڕەونیە بە بەڵگەی ئەوەی داعش ڕێکخراوێک بوو مەثلەن هەموو سنوورەکانی بیرکردنەوەی بە پێوەری سەقافە و حەضارەتی ئیسلامی تێپەڕاند بوو 33 لە مەثلەن لەو ڕێکخراوە بڕواپێکراوانەی عالمی ئیسلامی فتواندا بەوەی کەوا هەڵەن تەماشاکەیت ڕێژەی گەنجەکانی ئێمە کە التحاقیان پێوە کردوون لە پەنجەی دەست و پەنجەی پێ تێناپەڕن ئێستا لێرە تایتڵت بینی بە دڵت نییەوە بەڵام ئیمانیشتە بە ڕێگریکردن نییە لێش وەکوچی مەثلەن ئێستا مەثلەوەکەوەی جەنابەت باس کرد چەتەکانی خوا لە کاتێککە مەثلەن دارن نەشر عەرەبی چاپی کردێت تەرجەمەی کوردیش کرایە دەیان عنوانی دیکە و کتابی دیکە بەدڵت نییە بەڵام ڕێگرنی لەوێ هەبێ زۆر لە ماڵامیش هەیە کاکە ڕەنجیان ڕەنگ بێ بە کوڕەکانی خۆشم گۆ بیخوێنەوە لە خاتری بزانم کەسی بەرامبەرە من چۆن بتوانانی بیر بکاتەوە بە خۆشم خوێنی تۆ لە خاتری کەواتە ئاین پەروەر بەلای تۆ ئەو کەسە نییە کە یەک کتێبە خوێنێتەوە ناکاکە ڕەنجار لە ئیسلامە تێم شتەمە منوعات و تەماشاکەیت خۆمە یەک لە بنەماکانی ئاین ئەبێ بڕوات بە تەورات و بە ئینجیل لە بێگەرنە ئیمانە تەواو نابێ ئەگەر بڕوات بە پێغەمبەرەکانی دیکەی مسلمانێکی کامڵ دەی تەماشاکی لە قورئانە خوای پەروەردگار جل جلاله سوورەتمان چیرۆکی نێوان خۆی و شەیطان کە ڕەسی شەڕە بۆمان نەقلەکە دلیل لەسەرچی دلیل لەسەر ئەوەی کابێ ئەتۆ محاولە بکەی ڕئی و ڕئی ئاخر قبولی کەسی بەرامبەریش بکەی گوێی لە ڕابگری بیخوێنیەوە بتوانی لەسەر خاڵە خوای پەروەردگار قاعدەیەکی لە قورئانی پێشان بدە فەرمی تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم وەرە لە خاڵەها و بەشەکان دەست پێ بکەن ئەو مەساحە خۆڵەمێشیە فراوانەی کە لە بینی من و توا لە بینی من و کەسێکی ترا کە لە بیرکردنەوەی جیاوازە وجودی هەیە بۆ لەوانە دەست پێ نەکەین بۆ چێ لە خاڵە ناکۆکانەوە دەست پێ دکتۆر هەردوو حاڵەتەکە بینی لە معرەزەکان هەیە زۆر دژی کتێبی ئاینیە و هەیشتە زۆر دژی کتێبی نائینیە وڵی کاکە ڕەنج طبعا من ئەوەی ڕاستی بی کەسەکەم نەدیتێ مەثلەن وەکو ڕاستە و مناقەشەکە هەیە مناقەشەکە وجودی هەیە طبعا باش دەشمینی پێم وایە تاوەکو قیامەتی تر طبیعەتی بەشەری وایە پێشەوەی خزمەت مامۆستا لەسەر قسەکانی مامۆستا تێبینیەکت هەیە هەرەوەندە بەڕاستی قسەکاری دەکەن زۆر قسەکانی زۆر جوانن بەڵام نازان بۆ نایەتە ناو خاڵی واقع دەزانی مامۆستا تەمەشام کە کە قسە دەکەی بەر لە هەر شت من ئافرەتم من ئینسانم من مرۆڤم وەکو جەنابتان وەکو هەرەموتان بەڕاستی تەمەشام کە وەکو چۆن تەمەشای پیاوەکان دەکەی بەر لە هەر شت خاتون ئەمن کابراایەکە پابند بە بنەماکانی دینی خۆمەوە لەسەر من واجب نییە من بە ئەدیان ئوستاز وەکو جەناب تەماشێکی خاتون لەسەر من واجب نییە پێت بڵێم خۆدا پۆشەیانە چۆن بیر ستایل بەڵام جەنابیشت ناتوانێت فەرز زیەتی لەسەر من فەرز بکەیتەوە تەماشەت بکەم یانە تەماشەت من قسە بۆ جەنابەکە جملێتە قسە بۆ جەنابەکە جوابیشتە دەمە باش بەڕێز لەبەرەوەی لە دینی من خوا پێمە فەرمی بۆم نییە تەماشای خاتونێک بکەم کە حەڵاڵی من نییە هەر دینی تۆش پێت دەفەرمێ تەماشای خاتونێکیش بکەی ئاساییە ئەگەر نەزەری خراپ ڕێزم نەزەری خراپ دانیشتیم جێم لە ڕای مناقەشەیە زۆر لەبەرەوەی تەماشای منی نەدەکرد فوکوسی لە سەقسەی من نەبوو پێم سیر بەسەڵی جۆم لەیە کەواتە قسەکەت بکە قەیچێکە ئازادە لەوەی ئەزانی چۆنە شتێک زۆر گرنگە ئێمە لە کوردستان بەڕاستی برێوی پێ بدەین با ئایدۆلۆژیامان جیاواز بێ با بیرکردنەوەمان جیاواز بێ بەڵام هەمومان بەو جوانیە بتوانین لە سێک مێسکۆ بینەوە بیرم لای ئەوە نەبێ مادەم مامۆستایەکی ئاینیە من دەبێت لی دوور بم تۆش بیرت لای ئەوە نەبێ مادەم ئافرەتێک هات تۆزە پرچێکی کورت چوزانم ناشیرنی بەدەر قستووە تەمەشای نەکەم نەوێرم تەمەشای بکەم بە ئەوە لادەین تخوا بە ئەوە لادەین ئەگەر جەنابتان ئەگەر کتێبەکانی جەنابتان وای کردووە ئێوە بەڕاستی مەڵتی چوزانم جۆرا جۆر بخوێنەوە دەبێت ئەوە بزانی ئوستاز دەبێت ئەوە تێپەڕکەین هەردوو لامان نەکردەوە بڕوات بێ فوکوسی وەڵامی ینی بەس ئەو تێبینێت هەبوو تێبینیترت نەبوو زۆر باشە بەڵام بۆ نمونە بەڕاستی ئەم برافەقەیانە کە دانیشتون لێرە تۆ ئەزانی حەزرەتی نالی کە سەروەری شعری کوردی ئێمە بەرهەمی حجرە بووە بۆ خۆت ئەزانی یەک دنیا شعری عاشقانە و عارفانەش و دڵتەڕانەش لە حجرەکانەوە هاتوۆتە دەرێوە نیە و هەر دانیشتن و مناقەشەکان لەوانەیە مامۆستا ئەگەر چاویشی لەسەر نەبوو بێ گوێی لێتا لەبەرەوە ئەو ئازادەوە بیرەکاتە مامۆستا خەریک و لە دەم دەرچە بڵێ مامۆستا دڵی لاتە ئازادە چۆن بیرەکاتەوە بەڵام من ئازادەوەی و بیرەکەم و تەسەڕف گرفتێکی گەورە هەیە گرفتێکی گەورە هەیە خات و ئەژین مامۆستایان ئەویش ئەوەیە بەڕاستی هیچ هاندانێک نییە لە وڵاتی ئێمەدا بۆ ئەوەی کە کتێبێک تەلیفەکە بەرهەمی ئەهێنێ ئەو هەموو ماندووبوونەوەی تیاکە مافی پارێزراو ببێ بە سەرچاوەیەکی دەرامەت و دارایی بۆی جگە لەوە ئێستا دنیای دیجیتاڵی زۆر گەشەی کردووە
ئەپی گەورەی وەکو ئایبووک و ئەوانە هەیە کە دەستە ڕاگا بە هەموو کتێبێ بەڵام من نووسەرانی کورد دەبینم خواخوایانە کتێبەکەیان نەچێتە ناو دنیای ئەنتەرنێتە و داونلۆد نەکرێ ئەمە زادەی چییە ئەم قەلەقی و نیگەرانی نووسەران کاکارۆ بەڕاستی ئەوە بە شێوەیەکی گشتی تەنیا کوردستانی نەگرتو وایە بە تۆش ئەڵەن مامۆستا وەڵای حەزەکەی نەچێتە ئەنتەرنێتەوە زۆر جاروا بووە بە تایبەتی ئەو کتێبانەی کە فەرهەنگن پێیان ناخۆشە بچێتە ئەوەی ئەنجا هۆیەکەی ئەمە دەزانین هۆیەکەی چییە تاوان لەبەرەوەی مافی پارێزراو نییە پێ قڕانی دەست ناکەوێت دەستی ناکەوێت وەزارەتی ڕۆشنبیری ئێمە ئەم شتانە ئیشیەوە ئەگەر بیکاوا نابێ وایە زۆر باوەڕم پێ بکە وەزارەتێکی ڕۆشنبیری ئەکتیڤ بەتوانێت واو لێ بکا بە کتێب دەوڵەمەند ببی واو لێ بکا بە توێژینەوەی نەوعی زۆر هزار ئەوەندەی ئێستا ناسرااو ببیت اینجا خۆ حقیقەتێک هەیە نووسەرانی دەرەوەی وڵات لە ئەوروپای لە ئەمریکای بەڕاستی زۆربەی هەرە زۆریان لە ڕێگەی نووسینەوە لە ڕێگەی کتێب چاپکردنەوە دەژیان یعنی ژیانێ لەسەرەوەیە بەڵام بەداخەوە لای ئێمە وانە ڕۆمان نووسێکی باشە جاندۆست بڵێ جاندۆستی ڕۆژاوە وانە والله لەم شەوانەیە میوانی جاندۆست ومەیوی دینارێکم لە کتێب دەست ناکەوێت تخوا گوناح نییە کەسێکی وەکو جاندۆست بە کتێبەکانی نەژی کە ئەڵەم جاندۆست نەبەزگۆران بەختیار عەلی هیوا قادر هەمووی نەخۆی حقیقەتەوە ئەمە زۆر باش هەستی پێ دەکەین بە تایبەتی لەو دەستگانەی چاپ و بڵاوکردنەوەیە زۆر باش هەستی پێ دەکەین نووسەران زۆر مەغدورن زۆر هامشین یعنی هامش کراون بەڕاستی پێویست بەوە دەکا هاندانێکی فعلی بە کارا زۆر باش هەبی بۆ ئەوی بتواندرێ هەندێک لە فەزای نەوعیەتی کتێب بگۆڕدرێ وا بکرێ تەسیر چییە فەزای نەوعیەتی کتێب ئەو کتێبانەی کە زۆر لەو کتێبانەی چاپ دەکرێن ڕەنگ بێ بەڕاستی ئەمە بەخۆم بێکێکم لەوانەیە کە دەبینم زۆر لەو کتێبانە کتێبی باش نین بە معنای باشراپی کتێب پێوەرەکان چ لە ڕووی باشتر زۆر ناوەڕۆک مەسەلەن بۆ نمونە ئەو شتەی کە باز دەکرێ و چۆنی باز دەکا بەلایمەوە زۆر گرنگە مەسەلەن کەسێک مەسەرن زۆر لە کتێبان دەبینین لە ڕووی زمانیشەوە باش نین لە ڕووی ناوەڕۆکیشەوە باش نین لە ڕووی تەکنیکیشەوە زمانی کوردی زۆر پەرێشان کراوە ناڵێم زۆر بەڵام هەندێک کتێبە بەڵێ تەسەور دەکەن ڕازی نین یەکێ لەو سەبەبانەی کە ئێمە خۆمان کە کتێب چاپ ناکەین ئەو کتێبە چاپ ناکەین بەڕاستی یەکێ لەو سەبەبەکانەیە یەک زمانەکەی زۆر خراپە ئەگەر ئێمە بۆی دابڕێژینەوە جارێکی دی وەکو ئەوای خۆمان نووسیمانە ناچارین ڕای بگرین ئەوە کێشەیان توش هاتووە ئیتر دەرەقەتی نەهاتن والله ئەوە واقعەکەیە بەڵام لەگەڵ ئەوە شاوکو پێم گوتی کێشەی گەورە هەیە لە کوردستان ئەویش ئەوەیە نووسەر پێویستە هاان بدرێ لە ڕێگەی موسساتی دەوڵات موسساتی خەیری دەوڵەمەند بۆی بتوانێ دەورێک ببینی لە زیادکردنی خوێنەر طبعا کەس باسی ئەوە ناکە بەڕاستی نەوعیەتی کتاب زۆر تەسیری هەیە لە خوێنەر زائیدەن با بڵێن حەجمی کتێب زۆر تەسیری هەیە نووسەر زۆر تەسیری هەیە زۆر ڕەواجی هەیە ئەوەی کە لە لای ئەمە طبعا ئەوەمان کردووە زۆر جار ئیستطلاعمان کردووە هەموو جارێک کە لێرە لە هەر پیشانگایەک تەماشا دەکەن خوێندنەوەی سەرەکی تاچی کورد با بڵێن خوێنەرەکان ڕۆمان اینجا بە هەردوو دیویەوە بڵێن تەرجەمەکرا و نووسراو ڕۆمان ڕۆمان نووسێک کە خوێنەری زۆرە ئەچێتە چەند وەڵای خۆی چییە لە 500 تێناپەڕی ئێستا مەگە ئیلا هەندێک ئەوە دکتۆر پێەکەن هەندێک لە نووسەران لەبەر چەند هۆی تایبەتی توانیویانە ڕێکلامە دەور دەبینی کەسایەتێ دەور دەبینی بەداخەوە سیاست دەور دەبینی وا دەکا ڕێژەی چاپکردنی کتێبەکەی سیاست حەقی لەمەش زۆر دەوری هەیە بە درێژایی مێژوو کتێبێک کەم بفرۆشرێ و کتێبێک زۆر چۆن سیاست دەتوانێت ئەم دەستێوەردانەی هەبێت دەوری هەیە مەسەرەن بۆ نمونە دەکرێت بە غێر مباشر یعنی ناڕاستە و خۆ ڕاستە و خۆ شەندێک جار
ڕێکلامی بۆ بکە بە شێوەیەک لە شێوەکان وا دەکا کە جمهوری ئەو حزبەیە تەسی ئێمە خۆمان بڵێنەڵێنە کەمێک عشوائین لە بۆشتیوە ئیسلامیەکان کتێبکڕن یا جەماوەری حزبە ئەلمانیەکان والله ئەمن بەڕاستی قیاسێکی ئەوهام لا نییە بەڵام تەسەور دەکەم بەپێی ئەوەی لێرە دەبینم لێرە دەبینم هەڵەیەکی زۆر گەورەیە زۆر کەس و دەڵێ ئیسلامیەکان زیاتر کتێب دەکڕن کاکە ئەگەر بە خودای 50 ئیسلامی لێبی هزار ئەوەی لێیە ئەو گەنجومەنزانەیە لێنە شەرنەی ئیسلامی بن ئەوانەش کتێبی دەکڕن باشە بۆ حیسابە ناکرێت سەر ئاستی کۆمەلگا نەموت مەبەستم دا و دەستگاکان بوو دا و دەستگای حیزبەکان کە کتێب ئەکڕن بە کۆ دەور دەبینی خەڵک نەبوو دەور دەبینی زۆر لەوەی کە ئەو کتێبە زۆر سەروی زۆر بکردرێ و ڕێکلام بۆ کەسەکەش دەکرێت هەتا نەک کتێبەکە تەنیا کەسەکەش ئیبراز دەکرێت وەکو شخصێکی ئەو حیزبانەی کە بەخۆیان ئەڵەن ئەلمانی هەرچەندە من لە کوردستانە حیزبی ئەلمانی نابینم زۆر چونکە پارتی وەکێتی مامۆستای ئاینیان زۆرترە لە یەکگرت و کۆمەڵ باشە ئێستا کامیان زیاتر خەریکی دروستکردنی ئایکۆنن لە ناو کۆمەلگادا واللهی بە تەسەوری من کەم و زۆر هەیە ئەوەندەی پەیوەندی بە خاوەن کتێبەکانەوەیە وەکو وەشانخانە لێتە پرسم وەشانخانە بەڕاستی ئەوانیش بڕێکیان ناڵێم هەموو ئینتیماعاتیان هەیە ئینتیماعاتی نادیار لە پشتەوە یارمەتی دەدرێن ڕاستە و هەتا نەوعیەتی کتێب کە چاپ دەکەن بە پێی ڕەغبەتی ئەوانە ئەوەش ڕاستە بەڵام هیتریش هەیە سەر بە ئەحزابیشە بەڵام جۆرێک لە ئازادی تێدایە بەڕاستی یعنی بۆ نمونە جێی مەدەح نەبی ئێمە لە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی موکریانی تا ئێستا 1200 عنوانی کتێبمان چاپ کردووە 1200 عنوانمان چاپ کردووە یەک کتێبیش لەو کتێبانەکە نانا لەوەتی دامەزراوە 1200 عنوانمان چاپ بەڵام یەک لە سەتانی ئەو کتێبانە ڕەت نەکراوەتەوە مطلقاً لەبەروەی ئێمە هێندێ ڕێنمایی تایبەتیمان هەبووە لە دەستگایەکە کەسەکە بەلایمە مهم نەبووە مطلقاً ئینتیمای چییە هیچ مهم نییە کتێبەکە مهمە ئێمە تەعامل لەگەڵ دەقەکە دەکەین لەگە نووسینەکە دەکەین ئەرێ یەکێک جوابم باتەوە هۆکار چییە کە کتێب کوردیە زمان کوردیە خوێنەر کوردیە چاپخانە ئێرانیە ئەی ئەم هەموو چاپخانەیە لە وڵاتە بۆوە بێکار کراون خەتا لێرەیە با پێت بڵێم خەتایەکە دەگەڕێتەوە بۆ ئێرە چاپخانەکانی ئێرە ئەگەر بێت و کوالیتەکەی بەرزکەنەوە بێت و کوالیتە هەر لە بەرگ و ئەوە نەبی ناوڕۆک لە کاغاز کوالیتەکەی بەرز بکەنەوە لە پتەوی جڵدەکان پتەوی بەرگە کتێبەکان ئەوەکان با بڵێن بەرگ و ناوڕۆکەکەی هەینا مەگەر تەجلیت بڵێ چاپخانەی کواڵەتی بەرز لێرە زۆر زۆرە بەو شێوەیە نییە مەقسەدمە بوو تەواو نەکرد زائیدەن بەڕاستی زۆر مهمە نرخەکەی ئێجگار زۆرە یعنی تەماشا دەکەی کتێبەک خۆ من مشەجعیەوە نیم لە ئێران بەڵام متابعەم کردووە دەزانم کابرا کتێبێک لێرە چاپ دەکا با بڵێن 500 دانە چاپ دەکات 200 لاپەڕەیە بە 600 هزاری لە ئێران باشترین کوالیتەکەی باشترە دیعایانێ لە بۆ ئەوان بەڵام ئەوە ئاگادارکردنەوەی لە بۆ برادرانی ئێرە کە بە سعرەکانیان دابستنەوە بە کوالیتە دابستنەوە ئەمەش خەمی وەزارەتی ڕۆشنبیرینیە مەسەڵەن بوونی چاپخانە بۆ خۆتەزانی سیمایەکی شارستانی گەورەیە لە هەر شار و وڵاتێکە یعنی بەڕاستی ئێستا دەرگای ئێمە لە ئێران زیاتر کراوەترە بۆ ئەوەی کە وەکو تورکیاوە ئەتوانی باشترین شت دامەزرێنیت و هەیشە لێرە بەس کێ خەمیان لێ بخواکەم هەموو چاپخانەیە دانەخرێن کاگرنس خۆی عادەتەن لە عێراق و لە هەرێمی کوردستان سیستەمی بازاڕی ئازاد هەیە نووسەر کاتێک کە کتێبێک بەرهەم دێنێت و دەیەوێت چاپی بکە بە دوای کوالێتێکی باش و نرخێکی باشدا دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان ڕاستە کۆمەڵک چاپخانەی باشمانستنی بەرهەمی ناوخۆ دژایەتی نییە ئەم یاسایە لەگەڵ بازاڕی ئازادا ئێمە والله مەسوول هەیە لە وڵاتەدا لەبەری خۆی کارگەی هەیە لە بواری ئایتمێکی دیاریکراودا لە حدودەکانەوە نایاڵێ بێت ئەوە ئێستا
ئەوە ڕەنگە بۆ حکوومەت قورس بێ بڕیارێکی ئەگەر ئێوە شەڕی ئەمە بکەن وەکو وەزارەت هەموو نووسەران خۆسەر بە ئێوە کەواتە ئێمە لە حالەتێکی وە بارگرانیمان خستە سەر نووسەر سەردانەر ئەگەر ئێمە بڕیار بدەین برین بۆ نییە بیبەی بە وڵاتی ئێرانیان لە وڵاتێکی دەرەوە بۆ خۆت چاپی بکەی کەواتە بار قورسیمان خستە سەر ناچار دەبی بێ لێرە بە کوالێتێکی نزمتر و بە نرخێکی گرانتر بیکە آخر بەس ئەوە نابێ بەهاندانی بەرز ناکرێتەوە ئەرێ متفقی لەگەڵەوەی لە وڵاتی ئێمە چاپخانە نییە بە کوواڵەتی بەرز ئەنە هەیە بەڵام کتێبیش دوجار کە ئەچێتە بازاڕەوە ئەبێ بە بزنس ئەزانم بەسهانینەی نابێ بە کاتێک ڕەهەندە کاڵاییەکەی وەرگرت خواست و خستنە ڕوومان هەیە من لە کاتێکە ئەم قاوەیە ئەم کوپە ئاوەم لای تۆ بە 1000 دینار دەسەکەوێ مەجبور نیم بچم لە شوێنێکی تر بە 2000 دینار بیکڕم ئەزانم بەڵا سیاسەتی هاندان هەبێتخانەکانی خۆمان لە ناوخۆی وڵاتان هەروە لەوەیە هاوڕات نیم کاکڕن چاپخانەکانی ناوخۆی خۆمان توانای کێبرکێکردنی چاپخانەکانی دەرەوەیان نییە بزانم دکتۆرە بتوانێت مامۆستا شەوقی بەخۆی لە هەموو وڵاتانی دنیای لە خاترەوەی بتوانن سێکتەرێکی بەرەو پێشەوە بن حتممەندەی باج و خەراج و بابەتانیان لەسەرکەم بکەن و لە خاترەوەی بتوانی لە ڕووی کوالیتی ڕاستە بە سیاسەتی هاندان ئەکرێت یعنی تو ئێستا لە کوردستان ئەگەر طبعا باج و خەراج و کارەبا و ئاو هەموو شتەکانی وەکو خۆ حیساب بکەی داواشی لێ بکەی لە کوردستانی کوالیتی و چی کابرای ایرانی بێت تەماشاکە ئێستا 100 دلاری مثلا ئەمریکی مقابل 7 ملیۆن دیناری ایرانی ئەگەر بێت و بچی مثلا کتابە بۆ ئەمە لەوێ چاپمان کردیە 600 دلاری تەکلیف کردی و چ مامۆستا باسی کرد لێرە چاپی بکەیت ممکنە 20 وەرەقە یاخود 15500 دلاری تەکلیف بکە مجبوریت وهانە لە تورکیا یاخود لە بۆ مثلا لە بۆ ایرانی بێ لێ لێرە ئەبێ بیر لەوە بکرێتەوە ئەو عقلیەتی کە ئیدارەی ئەو وڵاتە ئەدا ئەبێ محاولە بکە يعني وەکەوەی دەڵێت تەئید تەشجیع هەڵڕەخساندن یاخود مثلا ئەوەی کە توانای حکوومەتدا لە کەمکردنەوەی ئەو باج و خەراج و کارەبا و بابەتانە لە خاطر خەڵک برادەران خوشکان برایان یعنی خۆی بەشێکی زۆری مێژووی مرۆڤەتی کە گۆڕاوە کتێب گۆڕیوەتی وانە بەڵام بەڕاستی لە ناو لای ئێمە کتێب خۆی 1001 کێشەی هەیە وانە ئەوەی سەخۆمان تقریبان 40 خولە قساکەین باسی کێشەکانی کتێبەکەین وانە هەر کتێب خۆی سەبڕۆرە ناو کوواڵەتیەکەیەوە لە دنیای ئێمەدا کێشەی هەیە بڕۆرە ناو چاپەکەیەوە بڕۆرە ناو تەجلیدەکەیەوە والله کتێبی زۆر باشە من خەریکی خوێندنەوەی مێشتا نەگەشتومە تا ناوەڕاستەکەی ڕێک دوولەت بووە خۆ لە دەرەوەی وڵاتیش کراوە بەڵام کتێبیش لە سلێمانی کراوە بەڕاستی لە ناو کتێبخانەی هەر هەمووتان نایە چەندین ساڵە هیچی لە ناتوە بەڵام ئەگەر ئێمە مەسەلەن بەس بە تەنیا قسەمان لەسەر شتە زۆر گەورەکان بێ ئەو وڵاتە ناتوانین بگۆڕین بەڵام هەر بوارە و بچیتە ناو وردەکاریەکەیەوە بەمە وڵاتەکە گۆڕێ و بزانم ئەو گەنجانەی زانکۆ و ئەو برایانەی ترم کە خوێنکاری حوجرەن فەقێن ئەتوانین بڵێن خوێنکاری حوجرە یعنی فەقێ بزانین ئەوانیش سەرنجیان چییە ئێستا ئەگەڕێمەوە بەڵێ بەڕزان جارێکتر سلااوتان لەبێت دیارە ئێمە یەکێک لە کێشەکانی بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەوەیە وەکو توێژینەوە و نووسین ناتوانانی بە تەواوی بچیتە ناو وردەکاری و ناوەڕۆک و ناوەخنی هەموو شتەکانەوە بەڵام پێم وایە بای ئەوە لە ڕوانگەی ئەم پێشانگایەوە قسە لەسەر کێشەکانی دنیای کتێب وەرگێڕان زمان هاندانی چاپکردنی کتێب لە کوردستان قسەی لەسەر کرا هەڵبەتە میوانەکان لەو گۆشانەی کە ئێمە قسەمان لەسەر نەکردووە قسەی تریانەیە مامۆستا بەخێر بێ بفەرموو زۆر سپاس دەکەم من شەرمین وەنی مامۆستای زانکۆم لە کۆلیژی ئاداب زانکۆی ساڵاحەدین دەستخۆش بۆ ئەو فرسەتە بەڕاستی نازانم کاک ڕەنج ئەگەر بۆم دووبارەکەی تۆ ڕەنگە من بە هەڵەتێ گەشت بم عنوانی بەرنامەکەتان وابزانم کولتوری خوێندنەوەیە من وایە کێشەکانی خوێندنەوە لە هەرێمی کوردستان کێشەکانی خوێندنەوە لە هەرێمی کوردستان من پێم وایە ئەوانە بەشێک لە کێشەکانیان باس کرد بەڵام کێشە ئەساسیەکە ئەوەیە چی ئەخوێنێتەوە تا چەند ئەخوێندرێتەوە تۆ بەس باسیەوە کە چەند تیراژەکرێ خۆت چۆنە من پرسیاری ئەو بەوە دەسم پێکرد ئامار نییە لای تۆ چۆنە تێگەشتنەکەی تۆ چۆنە لەسەرەما کاک ڕەنج ئەگەر باسی ئەوە بکەین من پێم وایە لە ڕوانگەی پسپۆری خۆمەوە بە حکومی کا پسپۆریەکەم زانکۆ و گەشە پێدانی کۆمەڵایەتیە من دێمە سەرەوەی کە بزانین خوێندنەوە چی ئەکا بۆمان قسە لەسەرەوە بکەین چیمان پێ ئەبەخشێ بۆ ئێمە قسە لەسەرەوەکەین
بخوێنینە بۆچی پیشانگایەکی گەورەی ئاوا ئەستان دەکرێتەوە ئایا بەس بۆ ئەوەیە بفرۆشێت و تیجارەتی پێ بکەین و یان بۆ خستنە ڕووی واقعی مجتمعی کوردیە خوێندنەوەیە بۆ مجتمعی کوردی و هەروەها چۆنیەتی بەڕێوەبردننی تاک بۆ خۆی تا چەند دەبێتە تاکیی بیرکەرەوە چۆن نتوانانی ژیانی خۆی بەڕێوەبەرێ بەڕاستی گەورەترین کێشە ئەوەیە کاگڕنج بەپی بۆچی لە ناو معڕەزی کتێبە جۆرەها کتێب هەیە یعنی مەرج نییە بەڕاستی هەرچیە خوێنێتەوە ببێ بە بیرمەند جاری وایە بۆ نمونە من ساڵ هەیە بەزە و کتێبانە خوێنمەوە چێژی لێ بینم و مثلا من کتێبێکی ڕۆمان خوێنمەوە چێژی لێ بینم ڕەنگە ئەژین خان بیخوێنێتەوە خوێندنەوەیکی ڕەخنەیی بۆی هەبێ دقیقەن وایە کاگڕنج من قسەم لەسەر ئەوە کرد چۆن بتوانین واقعی ژیانی خۆمان بەڕێوە بەرین چونکە خوێندنەوە بۆ ئەوەیە بتوانین چۆن ژیان بەڕێ بکەین چۆن بتوانین بە جۆرێک بژین بە شێوەیەکی تەندەروست لە هەموو ناحیەکانەوە خاتونی بەڕێز ئێستا ڕەنگە لای مامۆستا خوێندنەوە معریفەیەک بێ بۆ قوڵکردنەوەی ئاین پەروەریەکەی ڕەنگە لای ئەو فەقێ بەڕێزەیە خوێندنەوە تاعەت بێ ڕەنگە لای یەکێ چێژ بێ ڕەنگە لای یەکێ مامەڵەکردن بێ لەگەڵ سەرچاوێکی تازە بۆ توێژینەوەکەی دوجار ئەمانە هەموو چین ئەمانە هەر هەموو بریتن لە واقعی ژیانی ئێمە هەر یەکەمان بە جۆرێک ئەمانەوەی ژیانی خۆمان بەڕێوە بەرین بە شێوازێکی تەندروست من پێم وایە کۆمەڵێک خاڵتان وروژان کاگڕنج ئەگەر یەک تۆز لەسەری بۆست پرسیارێکت کردوتت بۆ چی ترسیان هەیە لە خوێندنەوەی کتێبی دینی من پێم وایە ئەوە قسەکە لەسەر ئەوە نییە کتێبی دینیە قسەکە لەسەر ئەوەی ئێمە وەکو کورد بیرێکی ناتوانێتی ژیمان هەیە بۆ من ئەوەش گرنگە بۆ من چەند ئاین پەروەران گرنگە سەیریکە بەلای منەوە ئەوانە احترامیان هەیە کە کتێبی دینێ خوێندنەوە ئەوانە شەر احترامیان هەیە کە ئەو کتێبانەشە خوێندنەوە کە نادینین چونکە من بەرنامەکەمی هەموو خەڵکی کوردستان بێگومان قسەکەی من لەسەرەوە نییە بڵێ من دژم نا بەعکسەوە من تەنها سەرنجم لەسەر یەک شتە ترس لە چی ترس لە بیری تونوتیژی چونکە ئێمە کۆمەلگایەکی ناتونوتیژین بۆیە ئێمە قسەمان لەسەرەوەی چۆن هەر کتێبێک کە دێتە ناو ئەو کۆمەلگای و خەڵگەی خوێنێتەوە بیری ناتونوتیژی دروستکە لە ناو تاچێمە بۆی هەموو ماوەکو ئەوەی کە لەسەر ئاسی دنیای مەشهورین بەوەی کە پێکەوە ژیانمان هەیە لێبوردەییمان هەیە ئەمە سەقامجی بێ ئەمە و چەندی خاڵیتە حەز ناکەم حەقی ئەو هەموو گەنجە جوانە کە لێرن بخۆم ئیشاڵە لە کاتی تراگەدار فەر بقسەی سەرەکەی زۆر سپاس بۆم گفتوگۆکە دەوڵەمەند کرد دەست خۆش بە بەشداریت مامۆستای بەڕێز فەرموو برای خۆشەویستم ئەگەر خۆتان بەدات پەروەری یارمەتی یەکتر بن باشە بنای خۆی بەخشندە و میهرەبان لە پێشەوەی مایکەکە هینە کامێراکات بینێت فەرموو دانیشەمە بنای خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاسی و پانێڵتان لێ دەکەم و بە خێراتنی میوانە بەڕێزەکانتان دەکەم زۆر جار واوی نادەکرێت خوێنەرانی ئیسلامی یا بەخود فەقیەکان بە تایبەتی چونکی تازە باسی بابەتان نەکرا زۆر جار تەقسیری هەیە لە معریفەی طبعا هەم پرسیارێک بی و هەمش ئینشاءالله وەکو پێشاتێک و پێشنیارێک باسی دەکەین معریفە لەکن بەڕێزتان چییە تاوەکو ئێستا دەبینین واقعی معریفە لە کوردستانیش تەماشا دەکەین گەورەترین فەیلسوفی کورد دەگاتە ئەو حاڵتەی 40-50 کتابی نووسیا دێتە سەر ئەم موضوعی کە دەڵێ کتاب یاخود فەلسەفە یاخود ئەو بەشانێکم تێدا پسپۆڕم هیچ مەسەلەن خزمەتی بەم نەکرد دەستۆینە کتابەکانی یاوە خود دوو لە ڕوو جەنابتان دەڵێ کتێب بێ ئەخلاقت دەکا یعنی ئەگەر پێمان بڵێ واقعیەتی معریفەی چێت تاوکو بزانین معریفە لە خزمەت لە ڕێی جەنابتانەوە چیە طبعا ئەمە ئەگەر دێن باسی ئاینی ئیسلام بکەین فەیلسوفێ لە کوردستان بڵێ فەیلسوفێ لە کوردستان پسپۆری فەلسەفەی یعنی 40-50 کتابی لە بواری فەلسەفە و معریفەی نووسیا يعني جيشتا أو مرحلة بلا كتابي فلسفة يا وخد بقشتي كتاب شيت الدكا يا وخد دولار وزنابتان بلا كتاب بأخلاق الدكا زابي ما بلا كتاب يعني معرفة لا برستانسيا دوام باسي بيك وجان دكري مثلا بيموانيا حالتي قصيكي سوشيال ميديا وهالشونك تقييم بكري بونمونا ئەگەر مەبەستە دکتۆر فەرات پیرباڵە دکتۆر فەرات پیرباڵ بۆ نمونە با پێت بڵم لە تەکنیکی ڕۆمانە داهێنانی کردووە لە گواستنەوەی بیری ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات ناسەکانە بۆ دنیای کوردی داهێنانی کردووە لە بیری ڕەخنەگرانەی زمانە داهێنانی کردووە یعنی ئەو لە ئینفعالەکە ڕەنگەوا بڵێ هەر خۆی فەرات پیرباڵ کتێبێکی جوانە بۆ ئەم کۆمەلگا طبعا كاغرانز دو اخلاقيش بو مفهومانه ما وزن ياريت مثلا يستبي شيء دكتوري اخلاقي تايبت بخويا مهندسي مثلا اكري روجنامه نووسێک دوور بە ئەکرێ من لە پیشەکەی خۆمە هەندێک جار بێ ئەخلاق بم ئەگەر بە جوانی ئەدای ئیشەکەم نەکەم مثلا ئەخلاق بەس بریتی نییە لەوەی بکرێ بە
بە مۆرکی ئافرەت یا بنرێ بە ناوچەوانی خەڵکەوە یا بکرێ بە جنێو ئەکرێ مهندس بێ ئەخلاق بێ ئەکرێ دکتۆر بێ ئەخلاق بێ ئەکرێ مەسەلەن حتا خەڵکی تریش بە هەمان شێوە هەموو پیشەیەک ئەخلاقی خۆی هەیە ئەشکرێ دکتۆر بە ئەخلاق بێ مهندس بە ئەخلاق بێ وەنیە بەڵێ بزم طبعا ئەگەر بزانی لە بەرچتاکی مسلمان بە تایبەتی لە کوردستانە زۆر ئیتیمات بە خوێندنەوەی کتێبی ئیسلامی دەدا دەبی تەمشای ئایدەلۆژیای فکری ئیسلام طبعا تەمشای ئایدەلۆژیای ئیسلامیش بکەین بزانی چه ئەهمیەت و گرنگیەکی بە کتێبی ئیسلامیدا طبعا یەکەم سوورەت یەکەم ئاەت کە بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دابەزی نەیگۆ ئەقیمی الصلاة نەیگۆ ئات الزەکا نەیگۆ عیبادەت و طاعەتی ئەنجام بدەن یەکەم عیبادەت بە پێغەمبەر نیشاندا اقرأ باسم ربك الذي خلق دووەم سوورەت لە قورئانە کە دابەزی نون والقلم وما يسطرون دیارە ئاماژەیە کە ئیشارەتەکە لە بۆ ئەوەی کە پێت بڵێ ئەی تاکی مسلمان خۆت پەرە پێ بدا قەلەم بەدەست بگرێت تاکو بتوانی پێیژەیەک و کۆمەلگاش تەندروست تەغییراتە تەندروست لە کۆمەلگای دروستکەی بەس دوو خاڵم بە کورتی باسی دەکەم ئەگەر ئاسایبی طبعا ئەکە تو بێی تەمشای واقعی کوردستان بکەی دائیمەن تەمشا دەکەی لەبەرچە ئەو کتێبانە زیاتر مەسەلەن پەری پێدەدرێ تەمشا دەکەی هەرچی کتێبی فەلسەفەی هەیە هەرچی کتێبی سیاسی هەیە هەرچی کتێبی مەسەلەن لۆژیک هەیە مەسەلەن بیرکاریە فیزیای هەموو ئەو بابەتانەی کە هەیە لەبەر ئەوەی بە عیبارەتێکی زۆر ڕقیق و ناخۆش و توند دەنووسرێ کەسی خوێنەر حەز ناکە مەسەلەن تا کۆتایی لەگەڵ کتێبانە بڕۆ طبعا ئاگادار بە مەلا حوجرەش کتێبی علمی منطق دەخینی فەلسەفەی دەخینین علمی کەلام دەخین هەم یعنی ئاگامان لێ دەزانی چ بوارێک دەگوزێت لە کوردستان حوجرە زۆر گۆڕانی بەسەرهاتووە هەیە طبعا دوو بەشە هەیە لەسەر منهجی قدیم و هەیە لەسەر منهجی حداسی ئێستاکەیە بەس ئەوەی گرنگە لەمە باز بکە یعنی ئەمە لەسەر ئایدەلۆژیا قسەی دەکەین کە دەزانی لە چێندر لە چ متەڵەقە قسەی دەکەین یعنی تەمشا دەکەی وەچی ئەوەی کە باسم کرد بگێ ئەو مەرحەلەی کە طبعا ئەو یەکەم کەس نییە و زۆریشە نمونە زۆرە طبعا بگێ ئەو مەرحەلەی کە ئەو هەموو کتابێ بنووسی ئەو هەموو معریفەتە تەبی لە ئاخر مەرحەلەی بڵێ کتاب خزمەتت ناکە و خود بڵێ کتاب مەسەلەن ناتگەیتەوە مەرحەلەیکەوە وجودی ئینسانی تێدا ببینێتەوە ئیسلام طبعا تاکە بەرنامەیە تاکو هزری ئینسان وجودی ئینسان دروستکە لە کۆمەلگایە تەمشا دەکەی خوای پەروەردیگار نەک بە ئەوە بە مشتقاتی قراءة لقرآن بديان مشتقات من هي باز دوي دكا كجرينجا إنسان بخوين توا هتا معرفة نبي ناطاني نجيبك هتا معرفة نبي ناطاني زكاتي دي هتا معرفة نبي هيت عبادتك بيناكري بكرت مفرس يك بسيارش من البوم مستعب ريزي أجر باست كيركا زورتين كتيبي رومان لكردستان داخل ديتوا شتا شوام جري بقى هلا دمراستي كوا طبعا أجر رومان زورتين خوينري هبي باش اللي بوه تاستاك واقعك كردستان ما بينا قردنا ئەو پرسیارە ئەگەر ڕۆمان زۆرترین خوێنەری هەبی لە کوردستانە لەبەر لۆچە تاوکو ئێستا ڕۆمان وای نەکردیە واقعی ئەو کوردستانی بگۆڕی یەک تێبینی و کۆتای پێدەین میشاڵە ئەو دادەی باسی کرد باواز لە سنوورەکان بینین پێکەوەژیان هەبین ئاگادار بە پێکەوەژیان ئەوە نییە ئەتوبەی سنوورەکانی ئیسلام لا ببەی تاوکو بتوانی چ بکەی بتوانی پێکەوەژیان ڕوودە یەک لە نیشانەکانی پێکەوەژیان ئەوەیە تو ڕێزدا مامۆستای بگەری کە ئیلتیزامی هەیە بە ئاەتێک لە ئاەتەکانی خوای پەروەردگار قل للمؤمنین یغضوا من أبصارهم بارك الله تۆ بەلاتەوە طبیعیە مەسەلەن کتێبی ئاینی و نائینیش هەرکی لە مەعرەزەکە هەبێت كتابي بالنسبة كتابي آيني ونا آيني زوري هي طبعا تمشى دكي كتابي آيني ما وصاني آيني بكش نمونا عندك لوجيك بيوا بقانوني وضعي أتوان رأي إداري بشر بكري عندك بقانوني سماوي أو كتاباني كنا آيني ما بس تمدور بكفر واستهزانيا چونکە ئستهزای ئاین پەروەرێکیش بە بێ ئاینێک یا بە ئەلمانیەک هەر ئستهزای ئەویش بە تۆی فەقی کورتپەروەری وڵاتەکەم هەمان شتە طبعا بەنسبەت کتێب خوێندنەوە تا غیری ئیسلامی بیوەچە ئەو مامۆستای لێرە باسی کرد ئەمە ناتوانین بڵین کتێب ئیسلامیە و نائیسلامیە هەر کتێبە خزمەتی مرۆڤایەتی و تاکی کۆمەلگا بکە ئەوە بەڕاستی سوودی هەیە و هەم کەسێک دەتوانین بخوێنێتەوە ئیسلامیشانی ئەوەی دەداتن دەستخۆش یەمەوە خزمەتت فەرموو خات و ئەژیر و مامەسا دوو پرسیارتان لێ کراوە بڵێ من جواب دەمە سەرەتا ئەتوی خۆت جواب دەوە دەڵێ معریفە چییە معریفە ڕێک ئەوەیە من و تۆ لێرە کۆبینەوە بێوی هیچ دەمارگیری و تونند و تیجیژیەکمان بەرامبەر بێکەوێ باشە باشمان هێناوە باشمان هێناوە زۆر باشە ڕێک معریفە ئەوەیە معریفە ئەوەیە کارکتەری بیرکەرەوە دروستکات چۆن من لە دەرەوەی ئەوەی ئیمانم پێ لە دەرەوەی ئەوەی کە عائیلە و کۆمەڵگا و قوتابخانە پەروەردەی کردوم بتوانم بیرکردنەوەم هەندە فراوان بێ کەسایەتیەکی بیرکەرەوەم لێ دروست بێ قبولی تۆم بێ قبولی ئەوەی تەنیشتم بێ قبولی ئەوەی پشتەوەم بێ هەمووی وەکو یەک ئەوە معریفە پرسیاری دووەمت نازام لەبارەی ئەو بۆ ڕێزگرتن و ئەوانە قسەکە زۆر جوانە من پێم وایە بەڕاستی تاقا چین تاوەکو ئێستا لە کوردستان ریزی بەرامبەری نەگربێ لە سەروی هەموو شێوە ژن
بەداخەوە کە ئەوە دەڵێم بە حیفێکی زۆر ئەوە دەڵێم کارکتەر ئاینیەکان بەداخەوە تاقە کەسن ڕێز لە ئافرەت ناگرێن تاقە کەسن کە منی ئافرەت قسەت بۆ دەکەم ئەزیزم ماستەرم هەیە خوێندەوارم ئەوەی پشتم دکتۆرای هەیە تۆ تەمەشای ناکەی یەک لە بنەماکانی سایکۆلۆژیە کە تۆ دەبێت کەسێک قسەت بۆ دەکات دەبێت سێریکەی بۆ تۆ بیرت لای شتی ترە ئەسڵان وایەنە من هیچ بێ ڕێزێکم بە هیچ کەس نەکردووە پێم وایە بگرە بە پێچەوانەوە ئازیزی منن خۆشەویستی من دانیشتوم هاتووم لەگەڵتان دانیشم دەزانی لەسەر یەک مێز مناقەشە بکەین قسە بکەین لە یەکتر تێبگەین ئەو هێڵانەی بەڕێزیان ئەو تەوەرانی کاگڕنج باسی دەکا کاکە نەیهێڵین هەم ئەو سووەڕە ناشیرنە لەسەر ئێوە هەم ئەو سووەڕە ناشیرنە لەسەر ئێمە خۆتی تعلیقەچی بدەین وەنیا ئەزانی مامۆستا لە خاتری ئەو مایکی پێنیە لەبەرەوە مەجای تۆ ئێمە جواب بیتەوە لەو خاتری لەبەرەوەی مامۆستا مایکی پێنیە خۆ دەرنەچی لە ئاستی خۆ دەرنەچی طبعا ئەمە مامۆستایانی ئاینی پێم وایە نازانم وها مەشهورین دەرێن لە مەلاژ ناترسێن ئێ باشە لەو لای تۆمەتبارەکردن دەرێن لە ژن ناترسن لەو لای تۆمەتبارەکردن دەرێن ڕێز لە ژنە ناگرین ولامان کاتشدا بەڕاستی بەنسبەت ئەمە ئاخیر وەسیەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لۆ ئێمە استوصوا بالنساء خيرا لەکنەمەوە مەبدأ بۆ ئەوە ناکەی تەماشێت لە مینبەر على كل حال ئەوە ڕۆژانە ناکەی تەماشێت لە مینبەر مەلا لە نزیکی ماڵی دایکم هەیە کاکە هەموو ڕۆژی جمعان دەزانی چی دەڵێ ئاگاتان لە ژنتان بێ ژنەکانتان بپارێزن کاکە ژن بۆ بەکاڵە ژن قیمەتی ئەو کوپە ئاوەی نیە دەزانی لە وڵاتە ئێوە لە دوی بۆچوونی ئێمە وانە لە دوی بۆچوونی ئێمە ژن دایکە ژن مامۆستایە ژن معلیمە ژن فەروەردیکارە لە لای ئێمە باسی ضرورەتی ڕێخستنی بڵندگۆکانەکە ئەو لەسەر ئەمە تۆ خۆت وەکو مامۆستایەکی ئاینی تۆش ئەو تێبینێت هەیە کە هەندێک بڵندگۆ هەیە ڕەنجەوە دەتوانێت لە بەرنامەیەکی تەوجیهی وەزارەتی ئەوقافی دەنابیشت على كل حال کاکە ئەو پەیوەندی بە ئیدارە و بە تەرتیباتەوە هەیە پەیوەندی بە کتێبەوە نییە من بە تەماشا کاکە ڕەنجلۆ خاتوری بزانین ڕێزمان لێگرتووە ئەو خاتونە هاتی لێرە دانیشتە پێی لەسەر پێدانای لە کەلتوری ئێمە پێ لەسەر پێدانان بمعنە بێڕێزیە بەڵام قبولمان کردێ لەگەڵی دانیشتن لە چۆی ئاینی تۆ باسیەوە دەکات لە کللتوری من کە لە باو باپیرانی خۆم ئاین لە کللتوری ئێمە باسی کتێب و کللتوری کوردی کە ڕۆڵێ و کللتورم ئۆکەی فەرموو مامۆستا مامۆستا ئەوەی کە ڕۆمان زۆرترین خوێنەری هەیە طبعا هۆیەکەی دیارە خەڵک دەزانی ینی لەوەی کە ئاستی کتێبەکان کەم و زۆر لەو ڕێزەنین کە بەڕاستی مشجع بن اینجا چ لە ڕووی وەکو پێم گوتی ناوەڕۆک و بەرگ و دیزاین و سعر و ئەوانە دەور دەبینن لەوەی کە خەڵکی دیکە بەرەو ئەوە بچێت کە زیاتر دنیای دیکە ئەو دنیای کە نووسەر دەیخڵقێنێ کە جیایە لە دنیای واقعی ڕاستە هەندێ شتی واقعی تێدایە بەڵام ڕۆمان ناهاتووە ئەدەبیات هەر هەمووی نەهاتووە بۆ ئەوەی دنیا بگۆڕێ مطلقاً ئیشی ڕۆمان نییە ئیشی ئەدەب نییە ئیشی شعر نییە ئیشی هیچ نووسینێکی ئەدەبی نییە کە دنیا بگۆڕێ بەڵکو تەنیا و تەنیا زیادکردنەوەی خەیاڵ زیادکردنەوەی ڕوئایە زیاتر تێگەیشتنە لە دنیا زیاتر تێگەیشتنە لە ئینسان تێگەیشتنە لە نهێنیەکانی ئینسان کە شاردوێتیەوە وا دەکا کە ئینسان خۆی بناسێ ئیشی دنیای گۆڕینی دنیای حکومڕانی ئەوانە نەبوو مەبەستە بیرکردنەوە بوو بزەبەت ئەمن مەقسەدم هەر ئەوەیە یعنی ئەو پەیوەندی بە حتا هەموو تێکستێکیش مەسجێکی هینیشی تێدا لە ئاخیری مەسیزێک هەیە بەس تەسیرەکە کاریگەری لەسەر ئینساندا هەیە بەڵام بۆ ئەوەی کۆمەلگا خەو باسی کۆمەلگای کرد لە بەروێ من نووسیومە کۆمەلگا گۆڕینی کۆمەلگا ئیشی ئەدیبان نییە ئیشی فکر و بەرنامەی سیاسیە نخبەیە ئەوانن شت دادەڕێژن لە هەموو دنیاوە مامۆستا ڕاستە کتێبی بیرەوەری سیاسیەکان زۆرترین تیراژی هەیە خەڵک زۆر پێشوازی لە بیرەوەری سیاست مەدارەکانی ناو بزاوی ڕزگاری خوازی کوردیەکەن خۆی وەڵاهی ڕاستی دەوێ خوێنەری هەیە یعنی ئەو بیرەوەریانەی کە زۆرتر ڕۆمان ناگاتە ڕۆمان بەڵام دیسان ئەتوانم بڵێم بە دەرەجە سێ دێت یعنی لە سێمین پلەیە کە خوێنەری زیاترە طبعا ئەو ئیستەطلاعە عام نییە لە دەستگای ئێمە هەمانە خۆمان دەزانین کە کامە کتێب خوێنەری زۆرترە بەڕاستی بیرەوەری سیاسیەکان لەبەر هەر هۆکارێک بی نازانم ئەوە
دەکرێت قسەی لەسەر بکرێ بەڵام هەندێکیشانەوە نەخۆش نووسیویانەتەوە بالضبط زۆر جوانە مەسەڵ هەم تامی ڕۆمانات هەم جێرانەوە معرفەی تاریخیشی تێدا فەرموو مێژووی سەباح زانکۆی سڵاعدین کۆلێژی پەروەردە بەش زمانی کوردی قۆناغی دووەم زۆر سپاسی بە ڕێزان دەکەم کە گفتوگویەکی دۆستانە و جوانیان کرد زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ دانان یان هەبوونم لەو بەرنامە و لە گفتوگویەکی وادا تێبینیم لەسەر قسەیەکی جەنابەت کاکە ڕەنج و وەکو خانمیش ئاماژەی پێدا ئەمە لەسەر قسەی جەنابەت کە ئەوەیە تو چاوەڕێەوەی کتێب یعنی دنیاکەت لێ بگۆڕی کتێب ئەویشە ناکە ئەگەر ئەوەی ئەمە دەمانەوێت ئەوەی کتێب بیرکردنەوەکان بگۆڕی یعنی بڕاستەوخۆ بیرکردنەوە دنیا دەگۆڕی نەک ئەوەی کتێب دنیا بگۆڕی بە بەڵگەی ئەوەش هەروەکو ئاماژەیان پێدا جەنابیان 2670 با بڵێن سەردانی کرد لێرە هەیە بەس لە چاو ساڵانی پێشتر زۆر بووە بەس ڕێژەی بیرکردنەوە کەم بووە یانە ئەمە ئەگەر بگەڕێنەوە لە سەردەمی پێشوو تیراژانە لە ئاستی چاوەڕوانی تۆی خوێندکارە ئێمە ساڵانە 40,000 خوێندکارمان بەس زانکۆ تەواوەکات باشترین تیراژ 500 کتێب بێ ئەمە یعنی خوێنەر ئەوەندە زۆرە کە ئێواڵەن ئێمە گەشتبینین بەرامبەری کێ بۆتی گەشتبینم بەرامبەر بە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان ژمارەی خوێندکارەکانمان ئەزانی هەر سەرچاوی زانستی مەسەلەن تۆ بۆ نمونە لە سەتا دەی ئەوانەیشی کە 40,000 تەلەبا هەر بۆ بەحسەکەی یەکی 5 مەزدەریەوێ بۆ توێژینەوەکەی پۆلی چواری وانە ئەگەر لەسەر ئەدەب بێ ئەگەر لەسەر کشت و کاڵ بێ ئەگەر لەسەر ئەندازیاری بێ ئەگەر لەسەر هەر شتێک بێ کەواتە تیراژی کتێب زۆر کەمەیتر نازانم گەشتبینی چینەوە کاکە ڕەنج ئەوەش ئەتوو تەماشای بکات تو ئەگەر بێت و ژمارەی تیراژی وەربگری 500 هەیە کەچی دیکە 1500 هەیە کەچی دیکە 2000 هەیە کەچی دیکە 3000 بە تەنهای مامۆستای 500 و تەنها یەک سەرچاوی بەکارناینەوە یەک دوو ئێستا دەبێت ئەوە ئاماژەیە مەسەلەن ئەڵێ بۆ نمونە باشترین کتێبەکان 500 باشترین کتێب لەکن ئەو نەکلەکن لە ناو کۆمەلگا و هەر بەراورد بە شێوەیەکی گشتی مامۆستاهەر لە کولی زۆرترین ئێستا 500 نه ئەوە عالمیە بەڕاستی ئێران لە 10,000 من سەیرم کردووە ئێستا گەیشتە 500 هەر خوێندکارێکی خۆت لە کۆلێژی شەریعە دەربچێ بۆ بەحسی تەخەڕوجەکەی پۆلی چواری چەند سەرچاوی پێدەڵێ آخر کاکە ڕەنج دەبێت و ئەوەش بزانانی چەندی بە کوردیدا سیرەکەوێ جیهانی ڕقەمیش دەورەبینی بەشێکی شامیلەی بەکاردینی بەشێکی دیکەش کتابی بەکاردینی ئێستا مەسەلەن وڵاتی ئیسپانیا شانازی بەوا کاڵێ لە ساڵێکا کتێبی تازەی ئێمە بە زمانی ئیسپانی بەقەدەر کۆی ئەو کتێبانەیە بە درێژایی مێژووی عەرەب لە فتوحاتەوە هەتاوەکو ئەمڕۆ دەری کردووە جەنابەت باسی ئیسپانیا کەمەش باسی هەولێر و سولێمانی و زاخۆی بەسم سیاسەتی هاندانە باسی سیاسەتی هاندانەکەم سیاسەتی هاندان بە مقارنەتەن لەگەڵ کوردستانی ڕێژەکە ڕێژێکی زۆر متەتەوڕە و هەروە ئاسوویەکی زۆر گەشەیە خوێنەری زۆر باش دروست بوون من دڵنیام لە وەک مامۆستا باسی کرد جیلی داهات و جیلێکی ساعیدە جیلێکی خوێنەرە تێکەڵکردنێکەیە بەمەبەست نییە تێکەڵکردنەکە بەمەبەست نییە کە باسی قوتابی بۆ نمونە قۆناغی چواری کۆلێژەکانەکەی لە سەدا 5 ئەو کتێبانەی بەکارێ هێنێ کتێبی کوردی نین ئەمە تێکست بووکمان ئەوە ئیشی منە بۆچی بۆ ئەبێ ئەوان باسی معریفاکەن خزمەتەژین خان ئێستا خزمەت دەکەم کاک ڕەنج بۆ نمونە باسی کۆلێژی کشت و کاڵ کۆلێژی ئەندازیاری کۆلێژی پزیشکی لە هەموو کوردستانە سەدان هەزار تێکست بووکی ئینگلیزی پزیشکی هەیە دە کتێبی ئینگلیزیمان نییە لە بواری پزیشکیە بۆ نمونە بواری ماتماتیک وەرگرە بواری ئەندازیاری وەرگرە بواری کشت و کاڵ وەرگرە فێڵدەکانی فەلسەفە وەرگرێتەوە بۆ نیمانە لەبەر ئەوەی لەو بوارانە لە وڵاتی ئێمە خواست کەمە ئەکادیمی ئێمە زۆر زانی بۆ خواستکەمە پێ بۆ باسی زمانی کرد شتە بەستێ بە سەرچاوی ئەگەر منهەجی خۆمان هەتا ماستەر و دکتۆرا زانستیەکانیشمان بکردایە بە کوردی ئێستا کتێبی کوردیشمانە بوو زانکۆکانت ئەمان بەمەبەست ئەکا زمانی خۆت لە وڵاتی خۆتە واز لە زانکۆ بێنە قۆناغی چوار واز لە ئامادەی و ناوەندی بێنە ئێستا مناڵەکەی من و تۆ مناڵەکانمان لە ڕۆزە و لە سەرەتاییە بە کوردی ناخوێنن
سەرچاوی کوردی لە ناوەندەکانی خوێندنە لە سەرەتاییە لە ڕۆزەیە ناشری نەکرێ سووکەکرێ نابوتەکرێ مناڵەکانی ئێمە هەمووی لە زمانی تر یەکسان نییە بە سوکاتی بە زمانی کوردی لە هەندێک وڵات تۆ اختیاری هەڵبژاردننی دوو زمانەیە دقیقەن ئەو جەنا بتوتت هەتاوەکو هەموو توێژینەوەکان ئەڵێن مناڵ تا پۆلی 4 و 5 سەرەتایی نابێت لە غێری زمانی دایک بەردەوام من لە هەر بەرنمێکا باسی زمانی کوردیەکەم یەکسەر پێم ئەڵێن کاکە ئینگلیزی و عەرەبی خوێنرێ کاکە ئینگلیزی و عەرەبی خوێندنی یەکسانە بە قۆتکردنی زمانی کوردی ئەگەر بە ڕێکوپێکی بیخوێنیت کاکڕنج ئەوە بۆ کاتێکە مناڵەکە زمانی دایکی بە باشی وەرگرت بێ و قۆناغی سەرەتایی تێپەڕانە لەولایەنەوە ڕاستە فەرمووی قسەکەت تەواو بکە کاکی برام سەر تێبینیەکانم سپاس لەوە دەرفەتە وەکو ئاماژەی پێکرد هەست دەکەم لە پێشوودا کتێبی کەم و زانیاری بابرین مجەسەمی کەم بوو بەڵام بیرکردنەوە لەو زانیاریانە زۆر بوو و کات لەو بیرکردنەوە لەو زانیاریانە زۆر بوو بەڵام ئێستا زانیاری زۆر کەمە مامۆستایەک لە پۆلدا لۆی هەیە بە دەیانزار ناقەشم لە فلان کتابت کو نەخینیتەوە فلان کو نەخینیتەوە فلان کو نەخینیتەوە لە کاتێکدا من پێڕاناگە لە ژیانی خۆم لەوە تێ عەدادیەوە بسنە خەرجی خوێندنەوە بیرکردنەوەمان لۆ ئەو خوێندنەوەوانە پێڕاناگە ناتانین بیریان لێ بکەنەوە بێزگەلەوەی کە تەکنۆلۆژیا سەرقاڵی کردوین نەبوونی سەرچاوە کێشەکە لە کێشەکان بەڵام گرنگی سەرچاوەکان ڕاست و دروستی سەرچاوەکان ئەمە ناتانین لە خۆمانەوە لە ئەزمموی ژیانی خۆمانەوە معریفە بەرەمبینی مەسەلەن کەسەکە کشت و کاڵ لێرانە هەر لەناو لێرە کشت و کاڵی کردیا سپێویست بەوەی دەکا بچی وەربجێڕیتن لە زمانەکی دیکەوە زانستی کشت و کاڵ فێرە کورد بکات لە کاتێکدا لەوانەیە معریفەی ئەوان لۆ ئەوان شاوبی نەک لۆ ئەمە لێرە دەخت لەسەر بیرکردنەوە دەکەمەوە کە ئەو کتێبانەی دەیخینینەوە بیرمان پێ بکەنەوە و ئەو بیرکردنەوە زانستێک چی تایبەت بە خۆماندا بنێ نەگەوەی هەر خەریکی وەرجێڕان بین دەستخۆش برای شیرینم ئەو خوشکە لەو سەرەوە کێ قسەی هەیە باشە دەی کێ قسەی هەیە بە ئەو قسە بکە نانا ئەو داوای مایکی نەکردووە با ئەمبەر قساکەن قسەت هەیە برای من ببوورە مامۆستا ببوورە مامۆستا سپاس بسم الله الرحمن الرحيم طبعا دەڵێم زۆر بە داخەوە زۆرش بە خۆشحاڵیەوە ناسێنەری جلکی کوردی و هەروەها ئەمەی پێدەناسرین جلکی کوردی پێدەناسرینەوە ئەمەینە زۆر بەداخەوە لەبەر ئەوەی وایان لێکرد گەنج ئینتیمای بۆ جلکی خۆی نەبێت ساڵی یەک ڕۆژ دەتوانین لەبەری بکات ڕۆژەکانی دی لە جامیعەی مەمنوعە و زۆرش بە دڵخۆشی زۆرش بە خۆشحاڵیە لەبەر ئەوەی دەرکەوت کە پارێزەری ڕاستەقینەی نەتەوایەتی و جلکی کوردی و هەرچی مەفهومی خۆشەویستی نیشتیمانە لایمەی ئاین پەروەر و ئیسلام پەروەر هەیە بنسبەت قسەکانی ئەو خاتونە بەڕێزەی ئەوەی فەقێ زۆر جلکی کوردیتان لێدە بەس معنای ئەوەش نییە لەبەرەوەی بەس لەبەرەوەی جلکی کوردیتان لەبەرایە لە هەموو ئەوانەی تر کوردپەروەرترن کە قات و بۆین باخیان لەبەرە واقعەکە ئەوەی دەسەلمین ئەگەر تەتەبوعی واقعەکەی بکەین و تەماشای بکەین بەڕەهایی قسە نەکەین ئێوە زۆر خەڵکی کوردپەروەر و بەرزتان تێدا جلکی کوردیشتان زۆر لێ جوانە زامانەکانیشتان زۆر لێدێ بەڵام با بە ڕەهایی نەڵێن ئەوانەی کە جلکی کوردیان لە بەرانە چونکە خەڵک ناڵێن ئەوانەی جلکیان لە بەردانیوانی بەڵام کە ئەمە جلکمان لە بەردایەتە باسی خۆمان دەکەین ئەمە پارێزەری نیشتیمانی پارێزەری بیری کولتوری خۆمانی دیاریشە یەک لە کولتورەکانی کوردایەتی ئەو جلکی ئەمە پاراستومانە زۆر جوانە لێتان و یا ڕەبی هەر هەبن و تەمەند درێژ بن یاڕبی بنسبەت قسەکانی ئەو خاتونە بەڕێزەی ئەو بابەتە حتا ئەو قوانێتی دیکە لێ نەدرێتەوە یعنی ئەوەی کە لەگەڵ مامۆسای باسی کرد ئەمە شريعتي ما وهروها مبدئي مبريت الإسلامتي سرتاوي إسلامتي كش قرآني بيروز لقى الحديث بيغمبر صلى الله عليه وسلم چۆن ئافرەتەکە خۆی داناپۆشە شەرمی بەوەی نییە کە خۆی داناپۆش پێشتەکی ئاسایە ئەمنیش نەک شەرم پێوەنێ بەو پەڕیشانازیەوە ئەوەی جێبەجێ دەکەم کە خوای پەروەردگار فەرمان پێدەکات دەفەرمێت قل للمؤمنين يغضوا من أبصارهم أو فرماني خوای پەروەردگار پێم دەڵێت تەماشای ئافرەتێکی مەکە ئەگەر مەحرەمت نەبێت و بۆت حەڵال نەبێت وەڵام نەدراوەکانە لێرەیە مەسەڵەن نەتانەوێت بە 25 فەقێ بابەتەکە ئەوانە لەگەڵ ئەم هەموو پیاوە هیچ سەرنج و تێبینیەکی ترتان لەسەر ئەم هەموو دنیای کتێبان آخر قسەیەکی ئەژین نەبێت ڕائیەکە قەیچێکە عفوم كاكنت بابتي مكتب دكتور تو لما عارفتني لا ماشي كاكا الري معرفي او جواب ما ناوى تمام كاك دكتور رأي اخر رأي اعتيادي درد الشيء ما بين السر كتير ورنا السر كتير
وەرنە سەر کتێب بابەتەکە لەسەر کتێب بوو بەس دوسێ جاران و بابەتە دوارە کراوە خەریک بوو نیوەی بابەتەکەی بەولایەدا چوو خەریکەکەی بە سێ ڕۆبعی دەبی وای لێ بێ کاکە قسە دەکرێ وەڵامی دەدەینەوە ئەمکە هەموو جاران بە خۆتان دڵی نابێت لە فکر ترسین لەڕاو فکری مەش مەترسن ها سەیریکە ئەوە منیشە تۆمەتبار کرد ئەوە باش نییە من کەس بە قەدەر من لە کوردستان شەڕی فراوانکردنی فەزای ئازادی ناکە قەت تۆ دکتۆرێکی جامیعی هەستە کردووە بەرنامەی من هینی جیهەتێکی دیاری کراوە هی ئیسلامیە هی ئەلمانیا من کەی نەتوانم فەزا بۆ هەموو بیرکردنەوەکان بڕەخسەنم وەکو پیاو ئەڕۆم لە ماڵی خۆم دانیشم لەبەرەوە تکاو لێ یەکەم ئاوا قسە فڕێمەیە کاکەمەس قسەکانی شوانە بکەوات لێکردەوە بەستم ئەوەیە ئەگەر دەرفەتی قسەکان نادرێ ئەوەی دەگەێنی باسی ئەژیم کردە سەر من بە ئارزوی خۆ قسە بکە بەس بتم بابەتەکە ئەوە بوو بەسە تۆ ئەمیش وەڵامی ئەو قسەم دایەوە بابەتەکە ئەمە کەوا دەڵێن ئیسلام ئاینەکی کورتبین نییە بەڵکو زۆر دووربینە ئەمە کە دڵین خوای پەروەردگار دەڵێت تەماشای ئافرەتێکی مەکە لەبەر ئەوەی لە واقع دوورەکان تەماشا دەکات حتا تووشی کێشە نەبین بۆی ئافرەت کە لە ماڵی خۆیدایە شازادی بابی خۆیەتی پاشان دەبێتە شاژنی مێردەکەی خۆی ئەوەشە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی دایکمان خەدیجە ڕەزای ڕەحمەتی خوای دەفەرمێن ئینی قەد ڕزقت حبها پاشانش کە چەند ساڵ پاش وفاتکردنی دەبین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عبای خۆی دادنێت و ئافرەتێک دێ لەسەری دادەنیشێت کە ئەوە لای عەرەب زۆر شتێکی گەورە بووە پیا و عبای خۆی دانێ ئافرەتێک لەسەری دابنیشێت بۆ نمونە برایانی فەقێ زیاتر حەزیان لە چ جۆرە کتێبێکە ئاخ کاک ڕز نابێتەوە ئەمە قسەکی دەکەین وا قسەکی دەکەین ئەوە بابەتەکە ئەوەیە کە لای مە دەبێتە شاژن نەک وەکو مجتەمەعاتی غەربی دیسامەڵەکە بە گشتی ڕاهی قسانی دەکەین بەڵام بەشێوازی گشتی ئافرەت بەو معنای دڵێن ئازادە ڕەگەس پێکتری دەگەن بۆ لای کتێب و تۆ دەینەوە بەس دەرفەت بە کاک ڕەنج دەینەوە زۆر قسە لە سەکرا ئافرەت باش تیژی دەکەن لە کۆتاییدا ئافرەت کە هەر شتێکی خراپ دەکات پیاوەک دەوێت ئافرەتی خۆی بکوژێت دێنە لای خزمەتێکی وەکو مامۆستای سوڵح دەکات نایڵێت ئەو ئافرەتە بکوژرێت ئەگەر مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگەی کوردی نەبان ڕێژەی کوشتنی ئافرەتان زۆر زیاتر دەبوون بەنسبەت خوێندنەوەش بابەتی خوێندنەوەی طبعا دیسان قسەکەی ئەژینخانی لەبەر ئەوەی ئەو زیاتر لە بەڕێزەکانی دیکە قسەی کرد تعريف معرفيان اللي برسي معرفة سيا وبظام تعريفه كي تعريف نبو بيناسة نبو كما المنطق دخوين شوار زور بيناسة تعريف من هي ليش يقلوان نيجر توا أجر أويك منظومي زانست إسلامي كان هيتي لا قرآن ولا حديث ولا فقه ولا فلسفة ولا منطق ولا لا نزمانواني كان همويان بابتي معرفي نبن وأروى دولة من كرني معرفة نبن وأروى جولان دني تاكي خوينر نبيت نازن معرفة بس إذا قلت ليت نازن مفهوم معرفة شلون دسنا دست خوش ما مصاي خوشويست فرمو ما مصاي خوشويست كاكرنزي عزيز زنابت فرموت إسبانيا شانازي أكبر رجع زوري خوينوا زنابت وات فرمو بلام أما بيمان ويا ديسان أو رجع زوري خوينوا ولا إسبانيا ديسان شانازي كله بو إما دقرتوا معلوم بريستا كتسندين صدا مسلمانان أوروبان فيرا معرفة وخوين دواري وبتايبة العنصري وسطاك معلومة ويا دیسان ئەو شەڕ لە بۆ ئێمە دەگەڕێتەوە باسی ئامارێکی خۆیانەکەم باسی ئێمە و ئەوانم نەکردووە قوربان من هەمووتان بە ئێمە دەبینم تێدەگەی ڕاستە فەرمووی هەمووتان بە ئێمە دەبینم یعنی من باسی ئێمە و ئەوان و ئەوەم نەکردووە هەر کۆمەلگای مرۆڤایەتی بە ئێمە دەبینم و لە ناو بەرنامەکەشمە تۆ فەقی ئەو فەقێنیە ئەو مؤمنە ئەو ملحیدە نازانم چی ئەو ئینسانە بە نەتیجە هەموو مؤمنەکانی یەکەم جار ملحید بوون وانە دەست خۆش خەزانەی ابن عباد هەیە لە تاریخ باسەکە کاکرانزی بەڕێز خەزانەی ابن عباد کە لە عوسوری وستا 30,000 کتێبی تدا هەبووە بە هەموو ئەوروپا وەکو لە تاریخ باس دەکا ئەوەندە کتێبیان نەبووە دی سپاس لە جناب قوربانە بم یاخوا بەخێر بێ دەوڵەمەنت کرد گفتوگۆکەمان فەرموو مامۆستا بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا دەمێ پێناسەی خۆ بکەم سەلاحەدین ئیبراهیم قوتابیمە لە قۆناغی دوی ئەندازیاری تەلەرسازی و هەروەها پێشکەشکاریشم بەس ویستم سێ خاڵی جواب دەمەوە خاڵی یەکەم ئەرساغ مکاگڕند سەرەتا ئەژین باسی بابەتی فەلسەفە و معریفەی لە کتێبەکان کرد ئەمە نازانم ئەو فەلسەفە و معریفەی کە باس دەکاتن کە بێتە ناومان ئایا فەلسەفەی نیچەیە کاتێکە باس دەکات ئافرەت تەڵەیە یاخود فەلسەفە و معریفەی جانجاک ڕۆسەیە کەوا دەڵێت ئافرەت نەبەکەڵکە عیلم دێت نەبەکەڵکە معریفەت دێت یاخود معریفەی ئەرستۆیە دەڵێت ئافرەت تەنها بۆ ئەوە دروست کراوە کەوا تەنها منداڵی پەیدا بێت ئەو جلکەی ما باسی ئەو جلکە کرا ئەو جلکە شانازیە باپیرانمان هەموو شۆڕەشەکانی کورد و کوردایەتیان بەو جلکەی کردووە و هەتا مردنیش
بە شانازیەوە ئەو جلکەی لەبەر دەکەین و دەمەوێت باز لەوەی بکەم معریفەی ئیسلامی و فکری ئیسلامی کە ئێستا لێرە بەربڵاوە و هەندێک کەس پێیان ناخۆشە هەر ئەو فکرەیە کە داوامان لێ دەکات لەگەڵ ئافرەت باش بین، هەر ئەو فکرەیە کە داوامان لێ دەکات ئافرەت وەکو داکی خۆمان بزانین و هەر غەڵەتیەک بە گوناحێکی گەورە لە سەرمان دەکەوێتەوە. و ئاخیر خاڵیشم باسی فکری متەطەرف کرا بەداخەوەم زۆر بەداخەوەم زۆر جاران مسلمان لەگەڵ فکری توندڕە و متەطەرف دەبەسترێتەوە. باشە جەماعەتم پرسیارێکتان لێ بکەم، ئەرێ حربی عالمی یەکەم و حربی عالمی دووەم ئایا مسلمان هیچ دەستەکیان تێدا هەبوو؟ ئایا مەوزوعەکەی نەگۆڕی باسی فکری باسی هیرۆشیما بکەین، ئایا مسلمان بوون کردیان باسی باسی ئیشتراکێت بکەین، مۆزوعی تێکەڵ نەکەین، باسی فکری ئیسلامی دەکەین. ئیشتراکێت ئەو هەموو ملیۆن کەسە کوژرا ئایا مسلمان دەستیان تێدا بوو؟ هەر ئەو فکرە ئیسلامیش کە داوا دەکات ئێستا تۆ سەیریکە وەکو ئەندازیارێک وەکو فەقەیەکیش. من بەرنامەکەم لەسەر کتێبە بەس لەوە ئەم کۆمەڵگایە زۆر تینووی قسە بێ، لەوە ئەچێ فعلا نقاشێکی علمانی ئیسلامی خەفەکراو هەبێ مەجالی نەدرێ قسەی لەسەر بکرێەوە باسی فکر دەکەین بڕوان پێ بکە. بەڵام بە ڕاستی جوابم بدەوە، ئایا بە درێژایی مێژوو مامۆستایەکان لە منبەری مزگەوتەکان یاخود مامۆستایەکان لەگەڵ فەقێکانیان هانی ئەوانی داوە کە بچن لەگەڵ ئەوەی علومی قورئانی دەخوێن، علومی ئینسانیش یان فکری بەشەری یان علمی بەشەری بخوێنن، ئەسوو ئێستا ڕەنگە پێم بڵێ هەموو علمێک لە قورئاندا هەیە، دەڵێت طبی ئەوە هەیە بکاکەوە هەمووی طبی سنەتی هەیە میش دەزانێت. خوێندنی من لە ئەندازیاری تەلارسازی قورئان وەکو ئەندازیارێکی تەلارساز لێرە حازرم وە لە فکری ئیسلامیش بۆ خۆم دەخوێنم. تەشجیعی تەڵەبەکانت کردووە لە منبەری مزگەفتەکان بە خەڵک دەڵێ خەڵکینە بۆ ئەوەی تەکمیلەی معریفەی ئینسانی ببی، بڕۆن کتێبی دیکەش بخوێنەوە مەرزیاری ئیسلامی. ئەتو چۆن دەتوانی بەرامبەر ڕقیبێکت بوەستی ئەگەر بێت و فکری ئەویش نەخوێنیەوە، لەبەرچی سۆسیالیزم ناخوێنیەوە، لەبەرچی سەرمایهداری ناخوێنیەوە، لەبەرچی فکری غەربی ناخوێنیەوە بخوێنەوە ئەگەر مەجالماندن زۆر تەواو لێگەڕێ بەشەریەت لە یەکتر تێک بگا، لێگەرە بزانە ئەو پێشکەوتنانەی کە هەن لە غەرب بەڕاستی هی ئەوەن ئینسان دروستی کردووە و پێشکەوتنا یان فکری ئیلاهی مامۆستای خۆشەویست. من نازانم ئەمڕۆ میوانەکانی من بۆوان بەڕاستی مامۆستایانی بەڕاستی فەقێکانی کورد چەند قوڵ و معریفین ئەوەندەش مرونەتیان هەیە و قسەی خۆشیانە، بەس ئەوانەی ئەمڕۆمان لەو بەرەوە هەر خەریکی وجوومن دەی ئەمن وەکو خۆم بابم مەلایە باپیرم مەلایە بنەماڵی مەلازادەینە. یەکەم شت وا پێش هەموو شتێکی وا گەورە کراوین کەوا ڕێز لە هەموو فکرەک و لە هەموو بیر و ڕاجیاوازەکان بگرین. باسی خاڵەکەت کرد ئایا ئەتوو لە سەروەی گەورە کراویان مامۆستایان فیری ئەوەیان کردوونەکەەوە جگە لە علومی شەرعی علومی ئینسانی بخوێنەوە. یەکەم شت وجودی من لە ئەندازیاری تەلارسازی کە علومێکی شەرعی نییە ئەوە گەورەترین سەلمێنەرە. خاڵی دووەم ئەمە هەر بابم پێشتریش هانی ئەوەی داوین وەکو مەلایەکەوە باز دەکەم کەوا ئەمە سەرمایهداری بخوێنینەوە، ئیشتراکێت بخوێنینەوە، فکرەکانی دیکەش ئایا حربی باریدە چییە؟ ئایا هیرۆشیما لە ئەنجامی چ ڕوویدا؟ ئایا ئەو حربانی کەوا لە سەدەی ڕابردوو ڕوویدا لە ئەنجامی چ بووە؟ حربەکانی ڕابردوو لە ئەنجامی چ بووە؟ ئەمە بە شانازیەوە ئەو شتانە دەخوێنەوە سەر خوێنەر و کتێب و ئەو شتانە بەس کۆتا خاڵ ئەمە وەکو مەلایەن وەکو باز دەکەم وەلو ئەمن لە مەقامی ئەو مامۆستای بەڕێزانە نیمە چووکە ناگەم هەندە سەد تەواو کردو فەقەتی خوێنیەوە. ئێستا ئەمن فەقیه لە خزمەت جەنابی مامۆستایمە و هەروەها خوێندکاریشم لە ئەندازیاری تەلارسازی. بە شانازیەوە ئەوەی لە کرد مامۆستایەکانمان خوێندومانەوە یەکەم شت ئاشتەوایی پێکەوە ژیان بۆ بابم جیرانێکی مەسیحیمان هەبوو هەموو جاران ئەوەی زۆر جوان بوو کە کێشەکیان هەبوو بەخۆی دەچوو بۆی حەلدەکردن. زۆر جاران ئەمە کە خواردنمان هەبووە داکەم بۆی ناردوونە ئەوانیش خواردنیان بۆمە ناردووە کەواتە ئەوە لە بنەماڵەی مەلا و مەلازادەیە ئاشتەوایی پێکەوەژان و ڕێزگرتن لە هەموو بیر و باوەڕ. یاخوا بڵم جەنابی مهندزیا بڵم مامۆستا کامیان با ئەو بەریشتۆزە مەجال بن ئەو خاتوونەوە بزانام قسەی هەیە فەرموویانە.
لە سەتا هەفتای لێرەدا گەنج لێرەیە بەڵام سەتا سی گەنج دەخوێننەوە دەتوانین بڵێ سەتا پەنجاشی لێرەدا کە گەنجەکان نیوەی لە نیوەی بۆ ڕسم دێن یاخود ئەوەیە کە بۆ نایە ڕسمی ئەو کتێبی بگرن کە لە ماڵەوە بخوێنەوە یان ئەوەیە کە زۆربەی بەبیانی ئەوەی کە توانێت کڕینیان نیە دەتوانین بڵێن تا ڕادەیەک توانێت کڕینیان نییە و بەڵام خۆ دواتر ئینتەرنێت و ئەو شتانە هەیە کە بخوێنەوە مەسەڵەن لێرە وترا وابزانام جەنابی مامۆستا بوو جەنابی دکتۆر بوو فەرمووی گەنجەکان خات و ئەژینیش بوو هەمووتان وەڵا وتان با ڕەشبین نەبین پێمان وا بێنەوەی تازە کتێب ناخوێنێتەوە تۆ ڕایەکی پێچەوانت هەیە ئەڵەی جیلی تازە ناخوێنێتەوە کە دەڵێن بە تەمەنەکان زیاتر دەخوێنەوە لە گەنجەکان ڕاستە جوانە خاتونی بەڕێز دوا قسە وەردەگرم کێ بیان بە کێمایکە کە خۆتان ها کێ جەنابەت بسم الله الرحمن الرحيم سپاس بۆ دەرفتە جوانە والله هەمووی هەردووسێ قسەی بکەم لەسەر قسەی ئەو بەڕێزەی کە دیسان نەژیخان نەوەڵا دکتۆر فەرموو جەنابی دکتۆر باسیەوەی کرد ئایا مامۆستاکەتان تا ئێستا لەناو حوجرەکان پێی گوتی بڕۆ خزمەت بۆ منە بە زانستە مرۆییەکان بکە باشە ئەگەر بچی لە ئەدەبیاتی کوردی بخوێنیەوە خۆ زۆربەی هەرە زۆربەی شاعیرەکانی کوردی مەلابوونە لە حوجرەکانەوە فێربوونە ئەوە لەلایەک وە لەلایەکی دیکەش پێم وانیە جەنابەت لەسەرەوە خوێن بێتەوە کە ئایا زانستەکان یان ئایا ئەو تەکنەلۆژیای کە ئێستا هەیە چێ داهێناوە خۆ تەکنەلۆژیای کە ئێستا هەیە هەر ئەو زانایانە داهێناوە کە لە حوجرەکاندا خوێندویان هەر بۆن من ئەگەر بتێ بچی لە کۆمەڵناسیدا شارەزا بێ بچی کتێبەکەی ئیبن خەلدون بخوێنی وان مقدمە ئیبن خەلدون یان بۆ من ئەگەر بتوێ نەشتەگەری یەک بکەیت ئەگەر بتوێ عملیاتێک بکەیت لە خەستەخانێک ئەبێ بچی بەهۆی داهێنانەکانی ئیبن سیناوە نەشتەرگەری بکەیت یعنی بەڕاستی و ئەو کامێرای هەر ئەو کامێرای لە بەرامبەر جەنابەتە کێساتە سووری پێکێک لە زانایەکانی ئیسلام داهێناوە کە ئیبن ئەلهەیثەمە باشە و ئەو سەعاتەی جەنابەت بەڕێز هەر ئەو سەعاتەی کە جەنابەت ئەو بەڕێزانە لە دەستیانە زانایەکی ئیسلامی دروستی کردووە بە ناوی ئەلجەزەری و بەس بیزەبەدەوە نییە ئێستا فکری داهێنانەکەی فکری داهێنانەکەی خۆی داهێنانەکەش دابڕانێک دروست بووە چونکە ئەمانەی ئێستا ئەلکترۆنین ئجا فکری داهێنانەکەی ئەوەلی لەلایەن زانایانەوە سەری هەڵداوە و بۆ نمونە هەر ئەو زانستێک ئێستا خوێندرێت لە قوتابخانەکان زانستی جەبر و یانەوەی کێسا قوتابیەکان سەریان پێدەشێ خۆر لەلایەن زانایەکی ئیسلامی و داهێنراوە ئەویش خواریز نییە مەسەڵەن لەسەر ئەمانە قسەی نەکردووە لەسەر یەک قسەی ئەو بەڕێزە کە ئەڵێ ئایا مامۆستایەکانی ئێوە تا ئێستا هانی ئەویان داوە کە بچن خزمەت بە زانستە مرۆییەکانیش بکەن خۆ هەمووی زانستی مرۆییە ئێستاش دەڵێم من بەخۆم بە درێژای عمرم نەمبیستووە یەک مامۆستاش لە ماڵی خۆی ئەو مامۆستا دەزانم کتێب دەخوێنیتەوە ڕەنگە توش بەڵام یەک مامۆستام نەبینیوە هەتا ئێستا لە یەک وەعزی مزگەوتێکم نەبینیوە خەڵکی هان بدا بڵێ کاکە ڕۆژانە سەدان و هەزاران کتێب دەرەچی ئەی هاوار خۆ هەر خوێندنەوەی خۆ هەر خوێندنەوەی کتێبی ئاینی نییە لە زەڕوریە ئەوانیش با بڵێ لۆ نەچویمە بینبەر بەمەحمەلەیەک نییە ئەو مشکلەیەک نییە بەڵام چێ هەیە خۆتبەی مامۆستایەکان نەزانێت کە دێتە ناو ماڵی ڕۆژانە هەر چۆن مۆبایلی بکەیەوە مۆبایلی بکەوێت بە دەیان کەناڵی ئاینی هەیە ماوەسەکارۆنە من ئێستا مەلام و مۆزەفی ڕسمی وەزارەتی وقافیشم من پێم وایە ئەو تێڕوانینەی تەندروست نییە کە برن مامۆستایانی ئاینی باس لەو بابەتانە نەکەن بە پێچەوانەوە خطابی ئیسلامی بە تایبەتی لە مزگەوت گۆڕانکاریەکی بنەڕەتی بەسەرداهاتووە ئێستا گۆڕانکاریەکە بەرەو گۆڕانکاریەکی ئیجابیە قەنەعەتم وایە دەتوانین خاڵی هاو بەشەیە کە دەتوانین من بەڕاستی لە تەورەیەکی تایبەتمەندا ئێوە دەعوەتەکەمەوە زانم قسەتان ئەمێنێت چونکە لە تەوەرەکی من لایەن هەستەکەم زۆر مناقەشەی خەفەکراو لە ناوم کۆمەلگایە هەیە بۆ فعلا ئەم مناقەشانە بێ بە لەبەردەم ڕووناکییا بکرێ وەنیا خاتوەژن ئەوەی کە مهمە کاک ڕێز بەنسبەت کتاب حتا لەسەر وتاری هەینی لێرە قسەی لەسەر کرا مەسەلەی ضرورەتی بابەتە
سەردەمیەکان لە ناو وتاری هەینیدا ئەمانە هەموو پەیوەندی بە معریفەوە هەیە یعنی ڕەبڵی لەگەڵ عنوانی بەرنامەی توەوەیە مەبەستمەوەی ئەبێ بەرنامەتان بۆ بکەین بەتەکید هەمویان دەرچەیەکی معریفین ئەمە لە خزمەتتان. نالی دلێر قوتابی کۆلێژی پەروەردە ویستبۆ پرسم بزانم لەبەر چ ئامارەکی دقیق نییە لە بۆ ڕێژەی خوێندنەوە لە هەرێمی کوردستان. والله لەسەر زۆر شت نییە من بەرنمەیەکم کرد ئاماری مردووەکانمان نەبوو چەند کەس لە حادیسەی ساریان ئەوجا ئەگەر ڕێژەکە کەم بێتن ئەوە کارەساتە چکە هەندێک گەڕام لە ئینتەرنێتی بۆ نمونە وڵاتەش وەکو ئیسرائیل ڕێژەی خوێندنەوە ئەگەر دابش بکەیە سەر ژماری هاوڵاتیەکان کتێبەکە لە بۆ هەفتەچی بەڵام ئی عێراق ڕێژەکەی زۆر جیاواز بوو ناگاتە پەڕەچیش لە ساڵەکی لە بۆ هەر هاوڵاتیەکی. دەستخۆش مامەستا قسەکەت جوان بوو ئەو برا خۆشەویستم ئاخیر کەسا بڕۆمتە بکە دەرچۆم لە کاتەکە فەرموو. بسم الله الرحمن الرحيم أمدان عيسى عبا بكر درسوي كوليج شريعة وماستر من الفقه إسلامي بخير بيسر تاهم سلام دي أصباس بالنسبة خالة شيء عزم ليبو روني بكموا خالة كأوبو كزنابي تكمزة تعريف في مذكر قوتوان طلبي زانكون وأنا شفقينا أوي كتاس ما وصباس كردو هر أندازياري ما تدايا أواندش الحمد لله هموي لزانكوي دخينا يعني فقيوانية دابرة بيتن بس أو بلا حزري بخيني دور با ما بس موانيا فقيات لزانم كم ترى زانم زانكو بله نعم بس بما مستا وانا بو ما مستا خوي لو برو داينان جنابي ما مستا كتشريفينا ما بس جيا كاريبو كايوا معرفي شرعيه خوانا زياتر ما بس يعني لو رايقشتي يعني وكو برسارونيك او ملاحظم ده ئەگەر من فەقێم هەر زۆر خۆشەوە باڵێەوە بڵام دەستان خۆش بیاخوا هەر جلەکانیشتانم لەکەوە وسەڵتە لا جوانترە سەلامەت بیاخوا ئەوەی کە ئێستا کە فەقێ دەیخینی لە حوزرەی ئەوەی کە فەقێ دەیخین لە حوزرەی کە دەیخینی نەبێ لەگەڵ کاوسەڵتایە ئەوەی کە فەقێ دەیخین لە حوزرەی زیادە معلوماتە لۆ پەرپێدانی معریفی خۆی دێتەوە حوزرەی ئەگەر نا ئەو شاهادەی کە فەقێ بەدەستی دێنی پاش لەکنە مامۆستای خۆی پاش 8 ساری پاش 10 ساری پاش 2 ساری هێتابی ساڵی حکوومەتی حیسابەکی لە ئەو شاهادەی ناکە بەڵام لۆ معریفی خۆی زیادە معریفی خۆی ئەوەی دەخینی ئەگەنا بخۆی کۆلێژەکە هەر دەخینی ماستێری خۆ هەردەینتەوە دکتۆرای خۆ هەردەینتەوە هەتا پلەی پرۆفیسۆراتی هەر دەڕوا ئەگەر مامۆستا بێ لە جامیعی ئەوم بلا حەزەی یەکەم دووەمیان ڕێژەی خوێندنەوە لە ناو فەقییاندا کووە وڵا لە ناو فەقییان ڕێژە خینەوە ئەوەندە زۆر ماشەڵڵا ئەم لە حوزرێ ئەو حوزرانێک کە بەخۆم لێبووم یعنی هەر فەقەی گچکەمان کە مالی 2002 بوو ڕۆژانە ئەو کتێبانەی ڕۆمانانەی کە مامۆستا دەرێ ئەمە بە ڕۆژ خلاسمان دەکرد ئەمە لە ڕۆمان دەستمان پێکرد ڕۆمان بە ڕۆژێک ڕۆمانی کامل ئەم لۆ خۆمانی خودی خۆمانی کە کەمترین خوێندنەوەم هەبوو بەڵێ ئەمە عادەتمانە پێمان وایە هەر کەلیمەک لە کتابی کە دەنووسرێ زیاد نییە هەر کەلیمەک لە کتابی کە دەنووسێ زیاد نییە ئەو کەسێک کە دەینووسی بۆ نمونە ڕۆمانی بڵێ ڕۆمان دەرکەی گەلە زۆرە ئەمە ڕۆمان دینیمان هەیە ڕۆمانی پەروەردەییمان هەیە هەموو زۆر ڕۆمانێکمان هەیە ئەو ڕۆمانانی کە ئەمە دەخینینەوە هەموو نوع ڕۆمانێکی دەخینەوە ئەمە وەکو ڕۆمان بەگشتی هەم ڕۆمانش دەستخۆش ملاحەزەکی دیم ئەمە لە حوزرێ بێزگەلەوەی کە علومی شەرعی دەخینین الحەمدلله زۆربەی مامۆستایەکانش دەزان ئەمە علمی ئەتەکێت تەنمیە بەشەری ئەوە دەروونناسی ئەوان هەمووی دەخینین وە کتابیش لەسەر دەخینەوە لۆ نەمیساڵن ئەگەر نمونەی بەسیط برێم یەک لە ئەتەکێتەکان ئەوەیە کە هیزان کە لە شوێنێکی کە دانیشت لۆ نمونە مەدریسە کۆمەرکەسەش لێ دانیشت ئەو مەدریسە ئەگەر بێت و نەیخواست ئەمن شێواز دانیشتنێک دابریشم کە کەسیدی پێقایل نەبن ئەتەکەیت وایە بۆ نوع شێوازی دانەنیشم ئەوە ئەتەکەیت ئەمە فێر دەکرین لەبان لۆم نییە من بە شێوازشەوە دابنیشم کە لایەق نەی بە کەسی بەرامبەر یەکسەر دەوی شێوازی خۆم بگۆڕم ئەوە یەک دوو بە کورتی دوای گلەی ماکە بەخواویستم کاتە بەمە نەیهێ بە کورتی ببوورە سپاس دەکەم فەرموو قسەی کۆتایت یەک ڕستاتوانم چونکە ئەچینە هەواڵەکان قسەکانمانە بڕن فەرموو زۆر بە کورتی دەربارەی ئەوەی کەوا بۆچی ینی بۆچی لە ناو ئێمەی فەقییانە بڵێن ئەوانەی کەوا فکری ئیسلامیان هەیە
کتێبی خوێندنەوە زۆر زیاترە بەخۆتانەڵەن فەقی و ڕخنە لە منەگرنە لە ئێمە فەقیم بە شانازیەوە ئێمە فەقیم بە شانازیەوە فەقای لەکن ئەمە مەقامێکی زۆر عالیە زۆر بەرزە بەنسبەت ئەوەی کەوا بۆچی پرفرۆشترین کتێبەکانش کە یحسای ساڵانە هەیە لە پێشانگا کە ناوەندە ئیسلامیەکانن ئەمە ئەگەر بێت و بە پندێکی کوردی دەست پێکەم دەڵێتن خوێک ئەگەر بیگری بە شیری بەری نادەی بە پیری ئێمە مسلمانان هەر لەگەڵ لە دایکبوونی منداڵەکانیاندا بانگ دەدەن بە گوێیاندا و هەروەها قورئان ڕۆژانە قورئانیان بەسەردا دەخوێنن و هەروەها لە تەمەنی 6 ساڵی دەیان بن بۆ ئەکادیمیا و پەیمانگا و حوجرا تاوەکو فێری زانست و زانیاری بن و هەروەها شارەزایان دەکەن لە ئاینەکەیان بۆیە لە کە دەگەنە ناتوانن کتێب نەکردن کە دەگەنە تەمەنی لە داهاتوش وەکو مرۆڤێک دەرەچن کە خوێنەوارن بەڵام ئەگەر مقارن نەکەین بەوانەیە کەوا بارگراوندێکی ئیسلامیان نییە کە لە منداڵیە و دایک و باوکی لە بەردەم منداڵەکەی لەوانەی ئەهلی کافریا بێ نێرگەلە بکێشێت جگەرە بکێشێت دایکی هەر لە دیار دراما بێتن دەبینی بۆیە ئەهلی خوێندنەوە دەرناچێتن هیوادارم لە فرسەتی ترا بە خزمەتی ئێوە بگەم ئەزانم هەمووتان قسەتانەیە هاتووەژ یەک ڕستاتوانم وەربگرم ئەمن لێرە ئەمەوێ ئاوەکی بۆ ئاگرەی دابکەین وەڵا ئاگر نابینم کوا هێدەی ئەبن ئەمە پرسیارێک لە ئەو جەنابی جێگری ڕۆشنبیری لێرە دانیشتە ئەمن یەکەم ڕۆژ لێرە کتابەکەم کڕی بە 6,000 4 مجەلەدا لە بازاڕی لە کتێبخانەی مەحوی بە 40,000 یعنی لۆ کتێب لێرە ئەوەندە گرانە یعنی مای ئەوەیەکەوە ئەوانە زۆر بازیان لەسرە مەوزوعی وڵا لە پێشانگای ساڵانەیە کتێب ئەرزانتر بێ وڵا جا 20,000 گرانترە ئێستا کەش کە چاوم بۆ مەکتەبەیەکەوی لاکم لە جەرجەبیتەوە لەبەرەوەی ئەم توانی کتابێکی تر بە 20,000 بکڕم هەر ئەو پرسیارم لە جنابیانەیەکیان تۆ پێوزانیوە ڕەنگەی تریشی وڵا دوسێکت کەشە 5,000 گرانترە لە ئی بازار ئەگەر ئەو هابی سارەکەت هەر وەرە لایمە لە بۆ تعویزەکەمەوە چەند کتێبت دەوێ کوریانی کتابە باش لە سەد بۆ مار دەهێم دوایە بەس گوێی مێشەڵا جەرگە سەلامەت خاتۆش یەک ڕستا فەرمووی وڵی لەوەی کە دیالێکتیان زۆربیان هەولێریە خەڵکی و شارن ئەمیش هەولێریمە ئەزیزم یەک پرسیاریان لێ دەکەم من کچێکم لەو شارەی دەنووسم کامتان منی خوێندیتەوە ئێوە تەحەدایەکی گەورە دەکەن بە حیساب ئێوەش دەخوێنەوە چیەوە کفرمان کردو گوتومانە ئێوە بەس کتێب لە چوارچێوێک دەخێنەوە بەڕاستی کامتان من دەناسێ ئێوە تەحەدایەکی گەورە دەکەن دەڵێن ئێمە یەک چوارچێوە ناخێنەوە مە زۆرتر دەخێنەوە وەڵامەکەت چی بوو ماڵ یەک داقەچێ لەو شارە ڕۆمان دەنووسێت نایناسی ئەو چوارچێوە فراوانە ئێوە باسی دەکەن کەوتە چۆ ئێستا تکایە کەس تەماشای گوگڵ نەکات تەماشای گوگڵ نەکات تا ئێستا من وەڵامی پرسیارەکەی وەڵامی پرسیارەکە بۆت هەبییتەوە بۆ جنابی مامۆستا مات باوەڵام داتەوە بەڵام ئەوەندەی دەڵێم دەڵێش لە شوێنێکی گۆدویان کوردی خۆمان گوتوی کەس نەڵێ کورد مردووە کەس هەر لە سوردی نیشتیمانی نەتەوەکی تر لێ بوو گوتی بابە چێ گوتی کورد مردووە کاکە من شانازیەکەم بە بەشداریتان بەو معریفەی خۆتان انشاءالله هەمیشە قوڵ ببنەوە بەردەوام بن شانازیەکەم بە بەشداری ئێوەش لە بەرنامەکەما بە تێگەشتن و دنیابینی خۆتان ئەو گەنجە خۆشەویستانەی زانکۆی سەلاحەدین ئەو گەنجە خۆشەویستانەی کۆلێژی شریعەت ئەم مامۆستا بەڕێز و خۆشەویستانە جارێکی تر بەخێراتن سەر چاوانم هیوادارم وەزارەتی ڕۆشنبیریش لێ کۆڵینەوە بەداداچوون کە معقول نییە کتێبێک لێرە 3 جلد 20,000 گرانتر بوو بێ لە بازار ڕە لێ دەکۆڵیەوە ئارەوەڵا ئەوان بۆ معلوماتی هەموو ئامادە بووان وەزارەتی ڕۆشنبیری هیچ باز و ڕسوماتێک لەو پیشانگایانە وەرناگرێەوە هیچ قازانجێک هەرزانتر بێ هیچ قازانجێک ناکە ئەستان هانی ئەو دەستگاوە بەرهێنەمانداوە کە بەڕاستی بارقورسی نەخاتە سەر دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە وهانی دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەمانداوە کە داشکاندن بکەن لێرە و ئەو بەرهەمانەکە هی خۆمانە هی وەزارەتی ڕۆشنبیری 120 تا 130 داشکاندنمان کردووە بە شێوێکی گشتی مامۆستای خۆشەویست زۆر زۆر سپاس خۆشحاڵ بووم ناسین و بەدیدارێ سپاس مامۆستای خۆشەویست سپاس خات و ژێنی خۆشەویست سپاس خواحافیز بینەرانی خۆشەویست